بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵی پەیام لە خزمەتتان داین بۆ قسەکردن لەسەر بەڕێوەچوونی یەکەمین دانیشتنی خولی شەشەمی پەرلەمانی عێراق کە تێیدا سەرۆک و جێگیری یەکەم و جێگیری دووەمیش هەڵبژێردران دیارە لەسەر جێگیری دووەم ناکۆکیە بوو لە بینی لایەنەکانی دەرەوەی دەسەڵات و پارتیدا لە خولی یەکەم و دووەم نەتوانرا پارتی پۆستەکە بەرێ بەڵام لە ئەمڕۆ لە خولی سێم کاندیدێکی نوێ هاتە ناو کێبڕکێکەوە دوای ڕێکەوتنی پارتی لەگەڵ لایەنەشیاکان توانی پۆستەکە بباتەوە. ئێمە باز لە بەڕێوەچوونی دانیشتنەکە هەنگاوەکانی ئایا لە ڕووی یاساییەوە دروست بوون وە قسە لەسەرەوەش دەکەین بۆچی لە ئیکێتی لە جەولەی سێمدا دەنگی بە پارتیدا ئایەکە ئێزی ڕێکەوتنی کراوە لەسەر سەرۆک کۆمار وە قسە لەسەرەوەش دەکەین کە ئەمڕۆ کوتلەی گەورە دیاریکرا کاریگەری چی دەبێ و دەرگای خۆپاڵاوتنیش کراوەتەوە بۆ پۆستی سەرۆک کۆمار کە دەتوانرێت لە ماوەی 3 ڕۆژدا بەرگژێران ناوەکانیان پێشکەش بکەن. ئەم پرسان لە هەرێک لا بەڕێزان دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای زانکۆ پسپۆڕی یاسایی دەستوری وە کاک عەبدولعەزیز حەسەن پەرلەمانتاری پێشووتری عێراق و مامۆستا ئەرکان ڕەشید ڕاوێژکاری پێشووی ئەنجومەنی وەزیرانی عێراق قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. زۆر بەخێر بێن. سوپاس کاکتۆر شۆڕش بەخێر بێن لە بەڕێستانەوە دەست پێکەین بەڕێز بە حکومی کە پسپۆڕی یاسایی دەستوری ئەگەر خوێنەوەیەکی دەستوریوان بۆ بکەی بەعام لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە سەرۆکی پەرلەمان جێگیری یەکەم و جێگیری دووەمیش چۆن بەڕێوەچوو لە ڕووی یاساییەوە؟ بەڵێ خۆی بەڕاستی ئەمە خولی شەشەمی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانە هەموو جارێک یعنی هەڵبژاردننی پۆستە سیادیەکان سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی سەرۆکی کۆمار سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەمووی بە تەوافق و بە ڕێکەوتنی ژێر بەژێر ئەنجام دەدرێت. ئەوەی کرا بە نسبەتی سەرۆکی پەرلەمان و جێگیری یەکەمی ئیتر کێشەی تێنەکەوت لە بەرەوەی سەرۆکی پەرلەمان سونەکان کێشیان نەبوو یەک کەڵوێز بوون لە بینی خۆیان یەکلا کردبەوە کێشەی تێنەکەوت کاندیدەکەیان زۆرینەی ڕەهای بەدەستێنا و هەر لە جەولەی یەکەمی دەنگداندا کۆتایی پێهات و بە هەمان شێوەش بە نسبەت کاندیدی جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمان پرۆسەکە یەکلایی کرایەوە لە بەرەوەی شیعەکانیش بۆ ئەم پۆستە گرفتیان و دووبەرەچیان تیان نەبوو بەڵام کە هاتە سەر جێگیری دووەم کە بەحسا سەرۆکی پەرلەمان و جێگیری دووەم خڕۆخاتی یاسایی نەبوو پێشێلکاری یاسایی لە ڕووی بەڕێوەچوونەوە کێشێشتیانە بوو بەڕاستی و بەس کە هاتە سەر ئەوەی جێگیری دووەم کە پشتی کوردە ئیتر بەهۆی ئەوەی کەوان ناکۆچی لە ژێر بەژێر هەبوو لە نێوان لایەنە کوردیەکان بە تایبەتی ئەو دوو لایەنەی کە لە هەرێمی کوردستان زیاترین دەسەڵاتیان هەیە پێچێتی و پارتی بینیمان مەسەن کە پرۆسەکە دەنگدانەکە لە جەولەی یەکەم کۆتایی پێ نەهات لەبەرەوەی هیچ یەکێکیان زۆرینەی ڕەهای بەدەستنێهێنا کە هیچ یەکێک لە جەولەی یەکەم زۆرینەی ڕەهای بەدەستنێهێنا ڕاستە مادەی 55 ئەڵێ دەبێ سەرۆکی کاندید بۆ سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی زۆرینەی ڕەها بەدەستبێنێ بەڵام 55 دەستوری عێراق بەڵام ئەم مادەیە کە وەختی خۆی دانراوە بەسەر دانەرانی دەستور ڕەت بووە باشە ئەگەر لە جەولەی یەکەم ئەم زۆرینە ڕەهایە بەدەست نهات ئەی چی بکەین دەبووە دەستور ئاماژەی بۆەوە کردبا وەکو چۆن لە مادەی هەفتا بەنسبەت سەرۆک کۆمار دەڵێ ئەگەر کاندیدەکان بۆ سەرۆک کۆمار دوو لە سەرسەی دەنجیان بەدەستنێنا لە جەولەی یەکەم دەچینە جەولەی دووەم لە جەولەی دووەم بە زۆرینەی سادە کامیان زۆرترین دوو بەربژێر دوو کاندید کە زۆرترین دەنجیانێناوە لە جەولەی دووەم ئەمانە دەستنە جەولەی دووەم تەنیا هەر کامێکیان زۆرترین دەنجی هێنا دەنجی لەوی تر زیاتر بۆەوە دەردەچێت بەڵام هەروەها بە نسبەت بنەماگشتیەکانی دەستور یاسای دەستور و بنەماگشتەکانی یاسای هەڵبژاردنیش ئەوەیە هەر هەڵبژاردنێکە لە دوو جەولە بکرێ ئەگەر جەولەی یەکەم کە زۆرینەی ڕەهانەیە یا دوو لە سەرسێنەیە ئەگەر لە بازنەیەکی هەڵبژاردنیش بێت لە جەولەی دووەم پێویست ناکە ئەو زۆرینە ڕەهایە بکرێتە گرفت ئیلا بێنن ئەو زۆرینە ڕەهایە بێنێ بە زۆرینەی سادە مەسەلەکە حەسم دەوێت بۆیە دەبوایە مەسەلەن لە جەولەی دووەم یعنی حسابی ئەوە کرابا کە هەڵبژاردنەکە بە زۆرینەی سادە یەکلا کرابایەوە ینی بەپێ بێ دەبووە دکتۆر ڕێبوار بووە بە جێگیری دووەم ئەنیگەر بەپێ یاسابێ بەپێ ئەوە ینی ئەوە حقیقەتی ئاستا بەنسبەت سەرۆک کۆمار وایە ئێمە بە ئیستفادەکردن لە قاعدەی عامەی بنەما دەستوریەکان چکە ئەڵێ هەڵبژاردن کە لە جەولەی یەکەم یەکلا نەبوویەوە
کە داوای زۆرینەی ڕاها دەکە یا داوای 2/3 دەکات زۆرینەی 2/3 هیچ کاندیدێک ئەو ڕێژەیە نێنا دەچینە جەولەی دوم لە جەولەی دوم ئەو ڕێژەیە نایە دەچینە جەولەی سێم ئێستا ئەو جەولەی سێمی ژەگەری اتفاق نەکرا بە ژێر بەژێر مەسەلەکە حەسم نەدەبوو جەولەی سێم نەبوواتنەوە جەولەی یەکەم ناخێر جەولەی سێم بوو جەولەی سێمە جەولەی یەکەم نییە چۆن کاندیدێک لە جەولەی یەکەم و دووەم ئەمەش خەرقێکی دەستوری ترە چکە بۆ لەبەرەوەی دەرگای خۆپاڵاوتن دەکرێتەوە لە سەرەتادا دەرگای خۆپاڵاوتن دەکرێتەوە من و تۆ چەند کەسی تر خۆمانکانی دەکەین ئیتر دەرگاکە داخرێ تا کۆتایی بە پرۆسەکە دێ لە جەولەی یەکەم ناجەولەی دوم ئیتر بۆ کەسی تر نییە بێتە ناو پرۆسەکەەوە بەڵام ئەمەی کە کراوە ینی هەم ئەمەش خەرخێکی دەستوری تر ئەمەش پێشێکارێکی دەستوری ترێ بەڵام خۆی ینی عێراق وڵاتێکە هەموو پێشێکاریەکان بەسەرماندا تێدەپەڕێ بەڕاستی ڕێز لە یاسا ناژیرێ ڕێز لە نەما دەستوریەکان ناژیرێ هەم لەلایەن خودی پەرلەمان خۆیەوە هەم لەلایەن خودی قەزا خۆیەوە لەلایەن ئەنجوو دەسەڵاتی تەنفیزیشە بۆ نمونە مەسەن ئێمە بیستمان لە هەواڵەکان مەسەن سەرۆکی ئەنجومەنی دادوەری چۆتە ناو پرۆسەکەەوە لەوێ بوو ینی ئەمە ئیشی ئەو نییە بێتە ناو ئەم پرۆسەیەوە بەڕاستی ئیشی ئەو نییە بێت دەست بخاتە ناو کاری هەڵبژارنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هیچ عیلاقەیەکی بۆ دانیە ئەم کاتێ بۆ دۆزینەوەی ڕێگات هیچ پەیوەندێکی بۆەوە نییە ئەم قەزایە قەزاش سڵتەیەکە دادەنیشێ تاوەکو خەڵک پەنای بۆ دەبا باش دوای دیمە خزمەت چاوەڕوان دەکرێت سکاڵی سەر تۆمار بکردیمەوە خزمەت عەبدولعەزیز جەنابیش بەخێر بێ سوپاسیان دەمانوێت سەرنجی بەڕێش بزانین لەسەر پرۆسەکە و ئایا سەرۆکی پەرلەمان چۆن بوو جێگیرەکەی بە پێی ڕێکەوتنەکان و ئەو کێشەش کە بۆ جێگیری دووەم دروست بوو سەرەتا سڵاو لە بینەرانی ئازیزی ئەم کەناڵی پەیام و بۆ هەردوو دکتۆر سڵاو ڕێزی تایبەتم هەیە بۆ جەنابش ئەوەی کە پەیوەندی بە پرۆسەی سیاسی عێراق بەگشتی هەیە جەنابتان باش لە من ئاگادارترن لە ماوەی 6 خولی پەرلەمانە بەڕاستی ئەم پرۆسە سیاسیەکی تاکە لە دنیاە بەو شێوەیە بێ لەبەرەوەی نە التزامکردن بە دەستورەوەی دەستورێکی دائیمان هەیە کە خەڵک دەنگی پێداوە ئێمە بە پێی مادە دەستورەکان زۆر جار بەڕێوە ینی با بڵێم جێبەجێی ناکەین زۆربەی مادەکان و عورفێکمان هێناوەتە پێشەوە بۆ خۆمان ئەو لایەنە سیاسیانەی کە لەوەتەی هەن ئەوان لە بەغا حاکمن گۆڕانکاری نەبووە هیچ لە دەنگدانە چەند مەقعدێک زیادیان کەم لە خولەکانە بەڵام بە هەمان ئەو کارکتەرە سیاسیانە ئەم سیستەمە سیاسیە بەڕێوەچێ کە سیستەمێکی سەقەتە بەڕاستی لە ڕێگەی عورفەوە زیاتر ئیشەکانەکرێ و هەندێک جاریش خەرقی عورفی شەکر لەبەرەوە من پێم وایە ینی ئەوەی کە ئێستا ڕوویدا هیچ شتێکی نوێ نەبوو سەرۆکی پەرلەمان سەرەتا لەوە دەستێنی شتێکی نوێ نەبوو حەلبوسی کە نەیتوانی بێتەوە بە سەرۆک نەخێر کە حەلبوسی نەیتوانی ئەوەی کە تەمسیلی حەلبوسیەکە وەکو خۆی کوتومت ئەو ئێستا سەرۆکی پەرلەمانە من پێم وایە هەیبەت سەرۆکی پەرلەمانە ئیدارەی پەرلەمانەدا بەڵام عەقڵی ئیدارەدانەکە لە پشتەوە محەممەد حەلبوسی بۆ دەڵێ وەکو خۆیەتی لە سوڕوانگەیەکەوە لە هەموو ڕوانگەیەکەوە چکە ئەم پیاوە لە ڕێگەی محەممەد حەلبوسیەوە هاتوتە پێشەوە بۆتە سیاسی و ئێستا کەسێکی قیادی لە قیادە بارزەکانە لە ناو تەقەدومە و بە شخصی دووەمدا ئەنرێ لە دوای حەلبوسی لەبەرەوەی کوتومت ئەوە ئامۆزای خۆیەتی ئیتر ئەوە مەسەلەی خزمایەتیش بخەولاوە ئەیوە بەرهێنەرە وەکو حەلبوسی بەڵێ بەنهێ نەبەسەوە بەرهێنەرە زۆر لەوە گەورەترە ئەمە زۆر لەوە پیاوێکی زۆر لەوە گەورەترە وەکو خۆیان ئەڵێن ینی ئەوانەی کە لە ناو سونە هەندێک سەراحەتتر قسە بکەین لە ناو کەسایەتە سونەکانە زۆر جار باسەوە کراوە کە ئەم کەسایەتە سیاسیە لە پڕ هەڵتۆقیوە
ینی هەم سەرمایەدارەکەی هەم کەسایەتەکەی بەڵێ هە لە ناو کەسایەتە سونەکانە و قسانە کرێ ئیتر ئەوان ئەیکەن خۆیمە لە نزیکەوە نازانی تاملمان لەگەڵیان نەکردووە بەڵام ئەوانەی ترەیکە ئەلمهم ئێستا سەردەمەکە سەردەمی ئەوەیە سەردەمێکە ئەگەر تۆ پاشخانێکی با بڵێم سەرمایەی گەورەت نەبێ و ئەو سەرمایش نە بە شێوەیەکی تەبیعی گەشەی کردبێ خۆت ینی با بڵێم دروست بوو بێ بە مروری زەمن بوویتە کەسێکی سەرمایەدار یاروە بەرهێنەر بەڵام لە پڕ هەڵتۆقیبی لەناو ئەو فەزا فەسادە ئەو فەضا گەندەڵیەکە ئێستا هەیە حتمما ئێستا سەردەمەکە و سەردەمەیە زۆربەی لایەنە سیاسەکان ژووری اقتصادیان هەیە و لە ژووری اقتصادیشا کەسایەتی وایان ئەوێ بەس پەرلەمان و بەرهێنانی تیدا دەست دەکەوێت بەڵێ حتمما شەڕ لەسەر ئەوەیە کە لە پەرلەمان چۆن بەدەستەکەوێت تۆ سەرۆکی لوژنەی با بڵێم وزەی باش کە سەرۆکی لوژنەی وزەبیت لەبەر ئەوەی وەزیر تۆ ڕقاب ینی تۆ چاودێری لەسەر وەزیر و وەزیرش حسابەوە کاچکە لە حزبێکەوە تۆ لە لایەنێکاتەوە بەشێکی هەماهەنگیە لە نێوان حزبەکانە لە نێوان خۆیانە کە هەرێکێک پشکی هەیە بەشێکیشی پەیوەندی بەوە هەیە کە ئەو کەسایەتیە کە دائەنرێ لەو شوێنە بەشێکە لە ژووری اقتصادی ئەو حزبە و کە چاودێریشە لەسەر وەزیر جەنابی وەزیریش حسابەوە کاسبینێ باگی نەکەن بۆ محاسبەکردن لە پەرلەمانە و لەبەرەوە ئەو هینانە هەیە ینی هەم بە هەماهەنگی هەیە بە هاوکاریکردنی یەکتر هەیە ئەو سەفقاتە گەورانە هیچ پرۆژەیەک و ینی بەرهەمهێنەر بێ یا پرۆژەیەک بێ کەسی ئاسایی نادرێ ئەگەر حزبێکی گەورە لە دەستی نەبێ مەسەلەن ئێستا حزب هەیە تەنیا سکراب بۆ ئەو هەیە لە سەیتەرەکانە بیبە سەیتەرەی بەسەر هەموو سکراپی عێراقا کردووە هەیە ئەمە ناو نابم حزب هەیە دەستگا اقتصادەکەی مەکتەب اقتصادەکەی ئەو تەنیا زۆرینە ینی با بڵێم ئەو ئیشی سەرەکی نەوتەکە حزب هەیە لە ئەوەی ئیجازەدانی و بەرهەمهێنەر لە هەموو شتەکانە ئەو سەروەر حزب هەیە تەنیا لە عقارات و لە عقاراتی دەوڵە و پشک لە وەزارەتێک کەسێکی هەیە و ئیتر ئەمانە هەر هەمووی ئەمە دەرگا فەسادەکەیە کە لە عێراقا هەیە و پەرلەمان دەوری سەرەکیە بینی لە باتی ئەوەی پەرلەمان ببێتە ئەو جێگایە کە چاودێر بێ لەوەی با بڵێم سوڵتەیەکی تەشریعیە ئەبێ ئەو یاسادانەر بێ و نوێنەری خەڵک بێ لە بەپێی ئەو بارودۆخی کە خەڵک تایەتی چۆن یاساداڕژێ بەڵام لەگەڵ ئەوە ئەو چاودێریە ناکە بەعکس ئەوەوە خۆی بێتە بەشێک لە فەسادی گەڵ دوای لەسەر جێگیری دووەم و جێگیری یەکەم و دووەمی شتێمە و خزمەتیتمە و سەرپەنجەرانیش نەخێربەی سواسیان دەکەین دەمانوێت سرنجی بەڕەشی بزانین لەسەر بەڕێوەچوونی کۆبوونەوەکەەوە لایەنەکانی دەرەوەی دەستەڵاتیش کاندیدیان هەبوو ئەوانش حەقی خۆیان لە کاندیدیانەوێ ئێستا وا بڕێ لە کوتلێکیش پێک بێنن بە ناوی هیوابیان ناوێکی تر بێ 13 کورسین لانی کەم دە کورسی بڵین کۆمەڵ و یەکگرتو و هەڵوێست نەوەی نوێش ئەگەری زۆرە کاندیدیان هەبێ شتێکی باشە بۆ پۆستانە بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ مامۆسایان سپاس بۆ جەنابەت سپاس بۆ کەناڵ پەیام و بۆ بینەر و بیسەرەکان لە ڕاستیە وەستان لە بەردەم سیناریۆیەکی ئاوا کە بەشێکی بریتە لە کورد یعنی حەزمانە کرد بەم شکڵە نەوایە ئێمە هەمیشە وتومانە یعنی کورد کاتێک کە ئەچێتە بەغا هەموویشی یەکوت لەبێ هێشتا هەموو شتێکی بۆ ناکرێ یعنی هەموویشی یەک استراتیژ بێ یەک خیتابی هەبێ یەک با بڵێن سەرکردایەتی هەبێ هێشتا هەموو ئەو شتانەی کە لە دەستوریش ئەنووسراوە هێشتا بۆ ئەنجام نادرێت فەکەیفە بەم پەرتەوازی کە ئەمڕۆ لە دوێنێەوە ئێمە لە پەرلەمان نبینیمە بەڕای من لە دوێنێەوە تا ئەمڕۆ نەیارەکانی کورد کە سونە و شیعە هەردووکیانن ڕیسالەیەکی زۆر قوڵیاندا بە کورد ئەویش بەوەی کە ئێمە گەشتووینەتە قۆناغێ
هەرچیمان بوێ ئەتوانین بەسەرتا نافەزیکە. ئەم وێنە ڕەبتی کەرۆ بە 2010 کاتێک کە شیعەکان نیان ئەتوانی حکوومەت تەشکیلکەن دوای 8 مانگ هاتن لە هەولێر و لە ژێر هەیمەنەی حکوومەتی هەرێمە حکوومەتیان تەشکیل کرد و ڕۆشتنەوە بۆ بەغا. ئەو وێنە سیر کرد لەم وێنەی کە ئەمڕۆ ئێمە کە پێمان ئەڵێ هەر کاتێ بمانەوێ ئێمە ئەتوانین ئەو شتەی کە خۆمان ئەمانەوێ ئێمە فەرزیکەین بەسەرتانە. ئەمە بەڕاستی من پێم وایە نزیمترین ئاستی ئیمکانیاتی سیاسی کوردە لە بەغا و لەمە خراپتریش ئەبێت بەڕاستیێتی نابێ ڕاوێژ بەلایەنەکانی تر بکەن و ئایا هەروان مافیەوان هەیە پۆستی بۆ مەسەرۆکی خۆی جێگیرەکەی عرفێک دروست سەرۆک کۆمار وەزیرەکان عرفێک دروست بووە کە بەڕاستی وەکو مامۆسایان فەرمویان هیچ نە لەگەڵ دەستورە ئاخوا نە لەگەڵ دیموکراتیەتی دروستی شاخوا عرفێکە من پێم وایە لایەنەکانی دەسەڵات پارتی وێکێتی شیعەکانیش سوننەکانیش ئەیانوێ زیاتر تەسبیتی بکەن بەوەی کە جۆرێ لە فەزای سیاسیان دروست کردووە ئیتر نابێ حیزبی بچووک بێتە پێشەوە ناڵم حیزبی بچووک بێتە پێشەوە ئەوان بەعزێک وەک چۆن بڵێ فەزایەکیان دروست کردووە بازێ حرەکەتی تیاکرێ بۆ نمونە لە دەورەی پێشوو محەممەد شیع سوودانی بەخۆی و دوو ئەندام پەرلەمانەوە توانی لەو یاریا ببێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڵام مادەم هەر خزمەت بە چیەکە خزمەت بە بەیتێکە کاکە پێوترێ بەیتی شیعی هیچ ئیشکالێکی نیە ئێمەی کورد تەجاوزی ئەمەمان نەکردووە بەڕاستی یعنی ئەمڕۆ من زۆر بەلام و سیر بوو برادێک یعنی پڕبەدەمی بەرپرسێکە لەم هەرێمە ئەیود دکتۆر فلان بەڕەگەز کووردات و تۆرە سەیری ئەم عقلیەتە بکات بەڕەگەز کووردە یعنی چی بەڕەگەز کووردە ئەم عقلیەتی ئێمە بێت تەجاوزیکەین سەوا سەلای دەسەڵات وایەگە شیعەیەک دەنگ بەودا شتێکی باشە بەس دەگە شیعەیەک دەنگ بەلایەنێکی تر کاک حەکیم ئەمە گرفتەکەمانە کاتێک کە من وەک تۆ بیرم نەکردووی تر من دوشمنی تۆم ئێمە تاکەی ناتوانین تەجاوزی ئەمە بکەین کە بە چاوی سەر زەرەرەکە و زیانەکەی ئەبینی کاکە کورد لە 2006 هەتا ئێستا بزانە سوقل و قورسایی کورد لە 2006 لە بەغا چۆن بوویسە چۆنە حتا لە ڕووی ئیداریشەوە پۆستێکی گەورە کاتێک کوردێکی تابێ بە هەر هۆکارە بێ بچێتە ئەولاوە ئیتر کوردێک ناخرێتەوە شوێنەکەی خۆ مشارەکەی کورد تەنها بە 34 وەزیر ناکرێت لەبەرەوە بەڕاستی وا ئەزانم یعنی سنەیش و شیعەیش وێنەیەکی حەقیقی خۆمانیان پیشانی خۆمان باش بەس ئەو جۆرێکیش لەشکان نەبوو بۆ پارتی سوکە پارتی پێش تاگڕەوانە من هەمیشە وتومە بڕیار بدا بیەوێ هەموو شتێک بکە پارتی وێکێتی پێکەوە باش ئەیانتوانی پێش ئەوە بچنە بەغا هەموو ئەو کوتلانەی کە سەرکەوتون لە ئینتیخاباتە کۆیان بکەنەوە کە یعنی من ئیسە وەکو کوردێک لێرە قساکەم یعنی پارتی چ زەرێکی ئەکرد ئەگەر دکتۆر ڕێوار لێ وایە چ زەرێکی لە ڕووی استراتیژی نیشتیمانی و لە ڕووی استراتیژی نەتەوەیەوە چ زەرێکێک ئەگەر مەسەلەکە شتیتر نییە لەبەرەوە بەڕاستی ئەم عقلیەتە ئێمە هەمیشە ئێڵینەوە هەمیشە دووبارەیەکێن و بابە واز لەم عقلیەتە بێنن بەڵام متەئەسیفانە دەورە بە دوای دەورە ئەم عقلەتە زیاتر تۆخەکانی دەرەوەی دەسەڵات ئەوەش ناوێت پۆستیانە بێ ئێستا 13 کورسی ئۆپۆزیسیۆن هەیە تا جێگەی سەرۆکی پەرلەمان بێ وەزیر بێ حەقی خۆیانی بە پێی کورسیش بێ ئەگەراوان ئێستا دروستکردنی یەک کوتلە کاک حەکیم کاتێکە بەپێ ئەو عرفە ناباشەی کە لە عێراق ئەبا بەڕێوە ئەنجومەنی وەزیران و ڕئیسی ئەنجومەنی وەزیران لە شیعەیە و ڕئیسی ئەنجومەنی پەرلەمان
سەرۆکی پەرلەمان لە سونەیە و ڕئاسەی جمهوری لە کوردە کاتێک کە پۆستە ویزاریەکان دابەشەکرێ ئەڵێ ئەمە بەشی سونە، ئەمە بەشی شیعە، ئەمە بەشی کورد. ئیتر نەوتراوە ئەمە بەشی کورد، ئەمە بەشی پارتی وێکێتیە. بەڵام لە پێش و عەرزم کردی ئەیانێ عورفێک تەواو سابت بکەن کاتێک کە ئەوترێ بەشی کورد یعنی بەشی پارتی وێکێتی. بۆیە دوێنێ من گوێم لە برادرێک بوو ئەیوت یعنی ئەگەر دەنگ بدەی بە فڵان معنای وایە تۆ لەگەڵ کوردایە، ئەگەر دەنگی نەدابێتە معنای وایە تۆ دژی کوردی. نازەمەم عەقڵیەتە کێ لە پشتێتی یعنی چ بیرکردنەوەیەک لە پشتێتی لەبەر ئەوە کە بەشی کووردە هەرچەند وەزارەت هەیە، هەرچەند هەیئاتی مستەقیلە هەیە، تەواوی ئەو کوتلە پەرلەمانیانەی کە سەرکەوتون چوونەتە ئەنجومەنی چوونەتە پەرلەمان بەشدارن بەپێی ئەو ئیستیحقاقاتەی کە هەیە. ئەم پۆستە ئەوەندە وەحدەی بۆ دائەنرێ، ئەو پۆستە ئەوەندە مەسەلەن ژمارەی بۆ دائەندێ. لەبەر ئەوە ئێستش نەچووە بچێ ئەکرێ ینی بیرکردنەوەیکی وەها بکرێ بۆی ئێمە لە مەوزوعی هەڵبژاردننی سەرۆکی کۆمارە تووشی ئەزمەی تر نەبینەوە، چونکە بەڕاستی بازێک پشتم بیست کە احتیمالی هەیە مەسەلەن ڕێکەوتنێک ببێ لە بینی پارتی وێکێتی و ئەمانە. بەڵام من پێم باشە پارتی وێکێتی ئەم کوتلانەی دەرەوەی خۆیان بە نادیدە نەگرن کاتێک کە پۆستەکانی کورد دابەشەکەن لە بینی خۆیان. دێم و خزمەتت کاکتۆر باسی ڕێکارەکان کرد کەوتت نادەستوریە. بەزێستا هیچ ڕێگەیەک هەیە بۆ ئەگەر کەسێک بێوێت تانەی لێدا ئایا کاریگەری دەبێت لە کاتێکا بەڕێزی دەڵێ ئەمڕۆ سەرۆکی دەسەڵاتی دادوەری عێراق خۆی لێ بووە و ئێستا پێکاتی دادگای فدراڵی گۆڕاوە، ئێستا خۆی لە هیچ بابەتێک نادێت. سەیرمان کرد پێش بەراچوونێک کرد زۆربەی هەرە زۆری ئەو سکاڵانەیە کە پێشکەش دەکرێت دادگای ستافنویەکەی بەڵێ لە اختصاسی ئێمەنیە. وڵا خۆی ئەم پێشێلکاریە دەستوریە هەر کەسێک کە بەرژەوەندی هەبێ لەبەرەوەی وەکووتمان کە دەرگا کرایەوە بە خۆ پاڵاوتن ئیتر داخرێ تا پرۆسەکە تەواو دەبێ، تا هەڵبژارنەکە تەواو دەبێ. ئیتر من نەکشێمەوە مەیدانەکە بەجێدێنم بۆ ئەوەی تر منافیسەکەم ئەو پۆستەکە دەبە. بۆ ئەوە نییە ناکرێن بەجارێک شتر لەبەرەوەی من دەکشێمەوە کەسێک شتر بێ بەدیلی من کاندید بکرێ. دەکرا مەسەن ئەو کاندیدە تازەیە سەرەتا ئەویش خۆی کاندید کرد بە 3 کاندید بان 5 کەسی در خۆی کاندید کرد، بەڵام کە دەرگاکە داخرا و هەڵبژاردن دەستی پێکرد زەولەی یەکەم و دووەمیش کرا ناکرێت خەڵکیترێت. بۆیە هەر کەسێک چۆن دۆزراوەتەوە بۆ نمونە کەسێک عێراق ئەمە یەکەم زار نیە هەستا پێشێل دەکە، ئەمە یەکەم زار نیە دەستور پێشێل دەکە. زۆر جار محکەمەی اتحادیش هاتووە سەرخەت لەگەڵیان لە پێشێلکاری دەستور. بەس بەڕێز خۆتت بە پێی مادەی 55 دەڵێ بە زۆرینەی ڕەها بەس خۆ لەوێش نەیوتوە گەر نەچوتە وردەکاری لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیش کە بڵێ دیگەڕی دووەم و سێ دەکرا نەچۆتە وردەکاری نەچۆتە وردەکاری باسی نەکردووە. ئەمە بەسەر دانەرانی دەستوردا ڕەت بووە دەبایە باسییان کردبە، بەڵام ئێستا حەلەکەی بۆ ناکرێت. ئێستا حەلی ئەوە بوو مەسەن کە سەرۆکی پەرلەمان پاش جەولەی دووەم داوا لە دادگای فیدرالی بکە بۆ تەفسیری ئەو مادەیە ئایا دەکرێت جەولەی سێەم هەر بە زۆرینەی ڕەها بەگلا بکرێتەوە یا بە زۆرینەی سادە. ئەو وەختە محکەمەی اتحادی تەفسیری مادەکەی دەکرد ڕێی دەدات بە پێی ڕێی محکەمەی اتحادی جەولەی سێەم تەواو دەکرا بەبێ ئەوەی کەسی تر بێتە ناو پرۆسەکەەوە خۆی کاندید بکە. ئەمە نەکرامی شەروا بۆ کۆی بەڕێز باز دەکەی لە جەولەی دوم کێ زۆرتی نابێ ئەو دەبەوە لە خۆلەکانی ڕابرد و شەر ئەمە نەبووە. ینی بە زۆر جار بۆ نمونە ئێستا لە خولی پێشتر کە وەختێک کە ویستیان کتلێک اتفاقێک بکەن بینی کتلەی سەدر و کتلەی پارتی ئیتر ئەمەیان کرد کە سکاڵە داوایە چێن لە داگای فیدرالی کرد ئایا دانیشتنی هەڵبژاردننی سەرۆکی کۆمار پەرلەمان پێویستی بە نیسابی 2/3 یا بە ئەغلەبیە مطلقە. محکمەی اتحادی لە بەرژەوەندی لایەنێک بڕیاریداەوە بوتی دەبێت 2/3 ئامادە بێت. لە کاتێکدا مادەی 59 بە سەراحەت دەڵێ دانیشتەکانی پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەران بە زۆرینەی ڕەهایە. ئیتر هەموو دانیشتەکان هیچی ئیسنا نەکردووە. ئەم مادەی هەفتاکە دەڵێ بە 2/3 ئەڵێ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بە 2/3 دەبێت
ئەگەر لە جەولەی یەکەم کە هیچ کاندیدێک ئەم دوو لەسەر سێنێنە جەولەی دوم بە زۆرینەی سارە ئەوە دەوێت بەڵام محکەمەی اتحادیە هات بۆ ئەوەی کەوا پرۆسەکە ڕابگرێ عملیەکە لە کار بخە ئەو بوو تاوەکو چەند زار دانیشتن تاوەکو ئیتفاقیان نەکرد ژێر بەژێر دوو لەسەر سێ نەیتو نەهاتە پەرلەمانەوە کە نیسابی تەواو بێ بۆیە بەڕاستی لە بەدەم چینێنی دادگەی ئێستا تایبەتمەنداگەر کەسی کێشەیە بێ لەگەڵ دادگای فیدرالی بۆ هەیە سکاڵا داوا بنووسێت لای دادگای فیدرالی ئەو کەسەی کە بەرژەوەندی هەیە زەرمەندە لەو دۆخە دەتوانێت بۆ نمونە مەسەن ئێستا ئەو کاندیدەی کە دەرنەچووە لە جەولەی سێمدا دەتوانێت سێ سکاڵا بەرزکاتەوە لە دادگای فیدرالی ئیتر دادگای فیدرالیش ئێمە نازانین لە زیاتی ئەو بڕیار بدەین ئایا لە بەرژەوەندی ئەو بڕیاردایە لە بەرژەوەندی ئەوەی کە پرۆسەکە تێپەڕێنێ بڵێ ستافەکە گۆڕاوە بەڵام ئێمە نازانین هەمی شەش بەداخەوە یعنی لە وڵاتێکیدا دەژین یعنی دامەزراوەکانی حتا دامەزراوەکانی ئەوش دادوەریەکانیشی لەژێر کاریگەری تا ڕادەیە کاریگەری دۆخە سیاسەکان و لایەنە سیاسەکان میان بەسەرەوەیە کێشەی ئێمە لە عێراق ئەوەیە وەکو تەقلیدی لوبنانەکەینەوە ئەمە سەرۆکی کۆمار بۆ کورد بێ و سەرۆکی پەرلەمان بۆ سوننە بێ و سەرۆکی وەکو لوبنان شەڕێکی 10 ساڵەیان کرد هەر لەسەرەوەی ئەوە ئاخری هاتنەوە سەرەوە ئێستاش هەموو زار لە پێکاتنی دامەزراوەکانی خۆیان کێشەیان دەبێت تا سەرۆکی پەرلەماندادنێن تا سەرۆکی کۆماردانێن و تا سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانیش وەزیرانیشدان ئێمەش هەمان کێشەمانەیە دەبێت بە ئیتفاق و ئێمە لە سیرکەیم زین سوننە ڕئیسیە بەرامبەر ئێمە بەرامبەر پۆستەکەی هەنی ئێمە سوننە سیرەکە ئێمە هەڵوێستمان چیە ئەمە هەمووی ژێر بەژێر اتفاقاتە و ژێر بەژێر ئینتیقامە لە یەکترەکەنەوە بەڕاستی وڵات ئاوا بەڕێوە ناچێ تۆ داهاتووی لە دەستور باسی مەبدەئی مساوات دەکەی باسی مەبدەئی مواطنە هاوڵاتی دەکەی بەڵام هیچ کەسێک بۆی نییە ببێ من ناتوانم بەیانی بێم خۆم کاندیدکەم بۆ سەرۆک کۆمار ناتوانم سیڤەکە پێشکەش دەکەی و نەکرد سیڤەکە پێشکەش دەکەی ئەمە هەر لەسەر نەک بۆ سەرۆک کۆمار ئەمە نەک بۆ سەرۆک کۆمار ئەمە نەک بۆ سەرۆک کۆمار هەر بۆ پۆستەکانی پۆستە زانستیەکانی بۆ نمونە لە زانکۆکانی کوردستانی ناتوانانی بچی سیڤی پێشکەشکەی بە حەقی خۆت بە کەفاەتی خۆت پۆستێک وەگری ئەمە لێرەدا پێشێلی مەبدەئە دەستوریەکان کراوە بۆیە لە وڵاتە سەروەری یاسانیە کە سەروەری یاسانە بوو حتمما ئەم گروفتانە دروست دەبێت خۆ مەسلەی ئەم برادرەش ینی کە هاتۆتە ناو پرۆسەکەەوە لایەنێک وعدی پێداوە پشتیوانی کردەوە بەڵام دوایی لێ هەڵگەڕاونەتەوە وەنیا ینی ئیشەکان هەموو دیارە هەموو اتفاقاتی ژێر بەژێر تا ئێمە بەو نیفاقەوە بچینە بەغدا وەلو ئەگەر بێگرتووی وەکو مامۆستا فەرمووی بچینە بەغدا ئێمە ناتوانین مافەکانی کورد لە عێراق بەرجەستە بکەین چکە ئەمە مافەکانی کورد بە بوونی سەرۆک کۆمار و بوونی جێگری دووەمی سەرۆک پەرلەمان و بوونی چەند وەزیرێک بەرجەستە نابێ ئێمە تا ئێستا ئەو فیدراالەتێکە وەکو حلێک بۆ کێشەی کورد لە عێراق بڕیاری دراوە لایانی بەرامبەر باوەڕی پێ نییە ئیشی لەسەر ناکە لەسەر جێبەجێکردنی ئێوە تا ئەنجومەنی ئیتیحاد تا ئێستا قانونی بۆ دەرنەکراوە تا ئێستا دەستور تعدیل نەکراوە بڵێ ئەنجومەنی ئیتیحاد بەو شێوەیە پێک دەبێت ئێتۆ ئەنجومەنی ئیتیحاد نییە کە لێ بتوانێت ڕێگە لە دەرکردنی یاسایەک بگری تا ئێستا مادەی 140 نەهاتووی جێبەجێکەی تا سنووری هەرێمی کوردستان بڵێ ئەمە سنوورەکەمە ئەم هەموو خاکە لەو سنووری کە ئێستا لە 2003 کە ئەمریکا دیاری کرد خەتی ئەزرق بوو لە دەرەوەی ئەوە بەشێکی زۆری خاچی کوردستان لە دەرەوەی تا ئێستا 20 ساڵە 20 ساڵ زیاترێک لامان نەکردێتەوە ئێخۆ لایانی بەرامبەر خەمی نییە ئەوە خەمی ئێمەیە کە خەمی لێ بخۆین ئێمە نەکرد ئەوەمان نەکردووە بگرە ناو هەرێمی کوردستانیشمانە هێمار کردووە ناو هەرێمی کوردستانیشمانە هێمار کردووە لەبەرەوەی ئێستا ئێمە مافی ئەومان داوە بە هەموو پێکاتەیەکی عێراقی کە لە هەرێمی کوردستان بێت تەملیک بکە ئەمە خەتەرە بەبێ گوێدانە مادەی 23 دەستور کە دەڵێ بە شێوەیە کار لەسەر وەزعی دیموگرافی ناوچەکەنەکە بەڵام ئەمە وەزن کاریگەری لێ دەکات ئێمە هەموو ئەو شتانەمان هێمار کردووە بۆ پۆستێکی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان دەگرین بۆ پۆستی سەرۆک کۆمار دەگرین کە سەرۆک کۆمار لە عێراق هیچ دەسەڵاتێکی فعلی و کاریگەری نییە دەسەڵاتێکی تەشریفاتیە و ناتوانێت شتێکی ئەو تۆ بکە ناتوانێت ئەوە بکات بۆیە ئێمە دەبێت لە ڕێی دامەزراوەکانەوە پێگەی کورد بەهێزکەین لە ڕێی ئەنجومەنی
نوێنەران بە شێوەیە قانونەکەیدا بندرێتەوە کورتیایدا نوێنەرەکانی بەو شێوەیە بێ پێکاتەکەی بەو شێوەیە بێ کە ئێمە ڕێگە لە یاسای بگرین لە ناو ئەنجومەنی نوێنەران دەرنەچێ دژی بەرژەوەندیانەکانی کورد پێکاتەی دادگای فیدرالی ئێستا هەموو بڕیارێک دەردەتوانێت دەربکرێت دژی کورد لەبەرەوەی بڕیارەکان بە ئەغلبەی ڕەها دەردەسێ واتە 6 کەس دوو کوردێدا 6 بە 6 کەس بڕیارەکان دەردەسێ هەندێک بڕیاری لەسەر دەستوریەتی قانونەکانیش بە 5 کەس دەردەسێ تۆ ناتوانێت ڕێگە لە بڕیارێک بگری بۆیە دەبێت ئەم قانونەی محکەمەی ئیتحادی کە پێچەوانەی دەستورە ئەساسێکی دەستوری نییە داوا بکەیت کە بگۆڕێ بە شێوەیەک تۆ وجودت هەبێت لەناو ئەم محکەمەیە بە شێوەیەک وجودەکەوا دابندرێکەوە بتوانانی بەپێی بوونی خۆت ئەندامەکانی خۆت ڕێگە لە قانونێک بگری ڕێگە لە بڕیارێکی دادگا بگری کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە کە زۆر بڕیار دەچوو ماوەکانی تر دژی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان گەورە و سەر کۆماریش دێمە خزمەت سەبارەت بە جێگیری دووەم ینی بەڕێز لە ناو پەرلەمان بووی وەختێک ڕاوێژکاری سەر و کۆمار بووی ئەزمونێکی زۆر تێ لە بەغدا من سەیری پێڕەوی ناوخۆم کرد بەڵێ جێگیری دووەم دەڵێ و دەسەڵاتەکانێتی بەڕێوەبرین دانیشتەکان لە کاتی ئامادە نەبوونی سەرۆک و جێگیری یەکەم بەڕێوەبردنی کاری لیژنامیشەیەکان دڵنیابوون لە ئامادەبوون ڕێژەی یاسایی ئەندامان و تۆمارکردنەوەی ئامادە نەبووان ڕێخستنی خشتەی ئەو ئەندامانەی دەیانەوێت سەبکەن زۆر گرینگە یانی ئەو شەڕی لەسەر بوو حتمما وەکو پێشتر باسمان کردێمە ئەو عرفەکە هەیە هەمووی بە تەوافقە بێ هەموو لایەنە سیاسەکان پشکی کورد و پشکی شیعە و پشکی سونە لەبەرەوەی هەر بەشێک حسابەکە ڕاستە سەرۆک پەرلەمانە لە بەشێکە ئەو حسابیەوەکە کە ئەو بەرگریکەری ڕاستەقینەی ئەو پێکاتەیە کە ئەو نوێنەرێتی بە هەمان شێوە بۆ شیعی شوایە و بۆ کوردی شوایە ئەوجار بە پێی ئەو عرفە هەر سیانی لە بڕیارەکانە هاو ئاهەنگن بە مەرجێک ئەگەر بە پێی عرفە بە پێی عرفە دەسڵاتەکانی ئەوەی تیانە بەڵام ئەمان بە تەوافق هەندێک بڕیار هەیە هەندێک جەدوەل ئەعمالیش هەیە لە کاتێکە کەدا بەزێ ئەبێ هەندێک جار هەیە ئەو لایەنەی کە خۆی مەسەنە سەرۆکی پەرلەمانە ئێمە بینیمان لە دەورەی ئێمە و لە پێش ئێمە لە دوای ئێمەش هەندێک بابەت هەیە کە پەیوەندی بە ئێمەوە هەبوو هەر نایخایە خاتە فەقەرەی حەوت کە بووە فەقەرەی حەوت تۆ 3 فەقەرە مناقشە ناکەی دوای ئەوە ئیتر هەڵەگیرێ جەلسە کە هەڵگیرە بۆ 6 مانگی تر ناخرێتەوە جەدوەلی ئەعمال لەبەر ئەوە دەوری هەیە ڕۆڵی هەیە ئەگەر بێت و پیاوێکی ئازا و بەتوانا و خاوەن هەڵوێست بێ لە ڕووی ئەوەی کە بەرگریکەرێکی ڕاستەقینەی مافەکانی تۆ بێ خەڵک بێنێک حێزب بڵین نوێرایەتی حزبینە بەڵێ نە نوێرایەتی حزبینەکە وەکو پێکاتە منەڵێ وەکو کورد دەڵێ ئەمە بەشێکە لە دەسڵاتەکان بەڕاستی ئەی سەرنج چی بوو لەسەر هەڵبژاردننی و هەردوێنێش بڵێن پامێکی سەرۆکی پارتیە بوو وتی با سەرۆک کۆمار بۆ کەسێکی بێلایەن بێ بەس بۆ جێگیری سەرۆکی پەرلەمان بۆ کەسێکی بێلایەن نەبیان وەزیری بۆ لایەنەکانی تریژ نەبێ ئاسایی نییە نەزانی چییە خۆی ئێمە ئەو هەفتەی پێشووتریش قسەمان لەسەر ئەو بابەتە کرد ئێمە وتمان بۆ یەکەم جارە کە شیعە هەمووی ئێستا یەک چوارچێوەی هەیە پێڵێن چوارچێوەی هەماهەنگی بە مەرجێک ئەو کەسایەتیەش کە باسمان کرد وەکو حەیدەر عەبادی کە ئەسڵەن لە هەڵبژاردنش بەشدار نەبوو و دژی هەڵبەشداریکردنیش بوو بایکۆتی کرد بەڵام لە ئەو کۆبنەوانە دانیشێ و لە بڕیاردانی پێکهاتەی شیعە ڕۆڵی هەیە بە هەمان شێوە سونەکان خلافی دنیا لە نێوانیان بوو ئەو خلافە قوڵەی لە نێوانیان بوو تەسەور ناکرا جارێکی تر وا بەو شێوەیە بنیشن بە یەکەوە و ئەو مەجلسە بۆ خۆیان دروست بکەن ئەو مەجلسە چییە؟ هەم بۆ شیعە هەم بۆ سونە بۆ ئەوەیە خاریتە تەریقێک نەخشە ڕێگایەکدا ئەنێن بۆ داواکارەکانی خۆیان وەکو پێکاتە ئەمە لەبەر ئەوەی متمانە نییە لە عێراق هیچ لایەنێک بەویتر متمانەی نییە مەسەڵەن ئێستا بۆ نمونە منەڵێم شیعە قەت متمانەی بە ئەوە نییە سەرۆکۆمارێکی سونەدانێ بۆ سەرۆکۆمار وەکو هەرچەند دکتۆر وتی پرۆتۆکۆلیە بەڕەئی من پرۆتۆکۆلی نییە بەڕەئی من دەسڵاتەکانی زۆر زیادە چکە لە مادەی 66 دکتۆر خۆی لە من باشترە زانێ کە دەسڵاتی تەنفیزی پێک دێ لە سەرۆکۆمار و لە سەرۆک وەزیران سەرۆکۆمار
کۆمەڵی دەسڵاتی هەیە پرۆژە یاسا دانێ دەسڵاتی هەیە پرۆژە یاسا سەحبکە ڕەدیکاتەوە دەسڵاتی هەیە ئەسڵەن پەرلەمان حەلکە دەسڵاتی هەیە ینی زۆر دەسڵاتی هەیە لەو دەسڵاتانە ئەگەر بێت و بەهێز بێ و بیکە لەبەر ئەوە قەت شیعەیەک جارێکی تر دەسڵاتی ئێستا چەند وەکو عەرەب ئەوان ئەڵێن سەرۆکۆمان ڕەمزی عەرەبە ینی بۆ عێراق و عێراق عەرەبیە زۆر لای سونەکان وایە زۆر هەوڵیاندا ئەم جارە زۆر ئەنوا هەوڵیاندا لە ژێرەوە لە ماوەی ساڵێک پێشێستاوە هەوڵیاندا کە سەرۆکۆمار بگەڕێنەوە لەو عورفە پەرلەمان بدەنە کورد بەڵام ئەوان موافق نەبوون ئەوان موافق بۆیان ئەبووها طبعاً شیعەکان موافق بۆیان ئەبوو بەڵام جارێکی ترەوە ناکەن کەەوە باش بەس ئەوەی کەڕوویدە لە جێگیری یەکەم ئەم جارە بڵین تا ڕادێک لێک نزیک بوونەوەی پارتی و مالیکی هەیە لەگەڵ ئامری و سوودانی و پارتی بینیان باش نییە قەیسەری و پارتی بینیان باش نییە چۆنە لەگەڵ هەر تۆ خۆت هینەکان خەریتەکە زانی لە ناو تا خەریتەکە نەگۆڕە بۆ ماوەیەکی زۆرە بە حەقیقەت ئەوە عەسایبی ئەهلی حەق ئەوە قەت لەگەڵ پارتیا باش نابن و باشیش نین با بڵێم ئەوە وازحە بەڵام ئەمانی تر سیاسەتەکەن مەسەڵەن ئامری زۆر جار لە هەموو ئێمە عینەکانە بینیومانە لە کاتی خۆیان جار هەیە لەگەڵ تۆیە جار هەیە لەگەڵ ئەوە ینی زۆر تەبیعی ئەو سیاسەتەکە لە پێناو بەرژەوەندەکانی خۆی و مالکیش هەروایە مالکیش بە پێی بەرژەوەندەکانی خۆی سیاسەتەکە لەبەر ئەو یاریکردنانە هەیە ینی لە ناو پەرلەمانە با بڵێم لە نێوان کوتلە سیاسەکانە حاڵەتێکی تەبیعیەوەی کە پشگیری پارتیان کرد بێ پارتی سازشێکی کرد بەڵێنێکیان بێ بەرامبەر کردویانە نەخۆی کێشەیەک هەبوو بزان ئەم کێشەیە پەیوەندی بە شیعەوە نییەوەنە پەیوەندی بە سونەوە هەو ئەبێەوە لە بیرمان نەچێ کێشەکە کەسایەتی بوو سەرەتا کەسایەتی بوو و سیاسیش بوو بەشێکی سیاسی بوو وەکەوەی جەنابی دکتۆریش باسی کرد کە وەکو مامۆستایش باسی کرد دکتۆریش باسی کرد کە سیاسیە بۆ ئەوەی بڵێن ئێمە هەموو شتێک بەدڵی ئێوە ناڕۆ ئێمە توانین لە هەر کاتێکە بڕیارەکە بگۆڕین ئەوە بەشە سیاسەکەی بەڵام بەشە کەسایەتێکەکەی ئەوە بوو کە دەرکەوت ئەویش بەشە سەرەکەکەی بوو کە شاخەوان پێشتر لەگەڵ هەیبەت حەلبوسیە کێشەیەکی گرفتێکی گەورەی هەبوو لە ناو پەرلەمانە و هەیبەت حەلبوسی کە بووە سەرۆکی پەرلەمان ئەوەی تەرک کردووە بەپێی معلوماتەکانی من کە من لەگەڵ ئەم پیاوە ناگونجیم طبعاً ئەوەش بە اتفاق لەگەڵ لایەنەکانی ترە عەسای بۆوانیش ئەوە بۆ عینێکی شخصی لە نەتیجەیش من پێم وایە ئەو اتفاقی کە کرا تەنیا هەیبەت تەنیا تەقەدم سونەکان هەڵگەڕانەوە جاریانی هاتنەوە تایم و بە فەرهاد ڕازی بوون کە فەرهاد بێ دەنگەکان دیارە ئێستا ئەم جارە 97 هێنا دکتۆر ڕێبوار 99 بوو 104 بۆ ئێستا 78 ینی دیارە نەتیجەکە دیارە تەنیا تەقەدمە هیچ لە شتەکان نەگۆڕاوە و یەکێتیش قەراری دابوو کە دەنگ بدا بە پارتی لەوەی یەکێتیدا یەکێتی باشکرا پێش هەڵبژاردنەکە بڕیاریدا کە دەنگ بە فەرهاد ئەتروشی بدرێ و لە دوای ئەوەش سەرۆک بابڵ مباشرەتەن پیرۆزبایی لێ کرد ینی وازح مەوەسمێ هیچ ڕێکەوتنی نکراوە لەسەر سەرۆک کۆمار بڵێن لە بەرامبەرەوەی احتیمالە کرابێ لە ژێرەوە قسە کرابێ دەربارەی ئەو بابەتە من ئاگادار نیم و بەپێی معلوماتی من لە ناو پەرلەمانە یەکتریان نەبینیوە بە کوتلەکان بە یەکەوە دانیشن وەکو با من بێمە سەر ئەو بابەتەی کە زۆر گرنگە قسەمان کرد لەسەری وەکو ئەوەی کوردی ئێستا من قەزدم ئەوە بوو بێمە سەر ئەو بابەتە ئێمە وەکو چۆن ئەوان مەجلسیان هەیە سونەکان و شیعەکانیش مەجلسیان هەیە و هەرێکێک نەخشە ڕێگای خۆی هەیە بۆ داهاتوو چۆن دیفاع لە با بڵێ مافەکانی خۆی بکە تەنها ئێمەین کە باسمان کرد نەخشە ڕێگامان نییە و ئەو نەخشە ڕێگایە کە وەکو دکتۆر باسی کرد کە ئایا کوتلەیە کە 5 مەقعدی هەبێ حەقی هەیە پشکی هەبێ یانە ئێستا کوتلەی معارەزە لە کوردستانە لە بەغا 13 مەقعدیان هەیە ئەم 13 مەقعدە بەڵێ ئەگەر تەحالفێک بێ و بچێ لە حکومەت بەشدار بێ خۆی بە معارەزە نەزانێ بەڵێ ئەتوانێ پشتوەر بگرێ بتوانێ حسابی خۆی بکە ئەگەر ڕێککەوتە بن تەحالفێک ئەعلانکەن لە ناو پەرلەمانە بڵێن کوتلەی ئێمە هاوپەیمانی فلانین
سیانزە مەقعدیانەیە بە پێی سیانزە مەقعەتەکە بە پێی خاڵبەندی پشکیانە بێ ئەگەر لە کوردستانیشە خۆمان ئێمە پێشتر باسی ئەومان کرد لە هەفتەی پێشووتر وتمان ئێمە پێشتر ئەبوایە لە کوردستان ئێمە معارزەمان هەیە زۆر تەبیعیە ئۆپۆزیسیۆن ئەبێ ڕۆڵی خۆی ببینێ لە کوردستانە بەڵام ئۆپۆزیۆنێکی ئین بێ باڵێم تەندروست بێ نە ئۆپۆزیۆنێکی پۆپۆلیستی و ئۆپۆزیۆنێک بێ هەر سەعاتێک بە جۆرێ قسە بکە بە ئەهوا بە هەمان شێوە ئەکرێ لە بەغا ئێمە یەک خەتابی سیاسیمان هەبێ یەک نەخشە ڕێگامان هەبێ لێرە ڕێککەوت بین کۆبنەوەیەکمان هەبێ ئەمە خەلەلی سەرەکی کورد لەوەیە نەیتوانی چوارچێوەیەک دانێ بۆ خۆی بە هەموو حزبەکانەوە خزمەت دواتر لەسەر قسە دەکەین ئایا دوێم خۆناغ دەکرێەوە بکرێ چوارچێوەدا بنێک دێمەوە خزمەت مامۆستاکان سەبارەت بە لایەنەکانی دەرەوەی دەسەڵات پێ بێ بۆ سەر کۆماریش کاندیدیان هەبێ ئەوەی کە ڕوویدا سەبوونەمونە لە بینی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەسەڵات ئەوەش ڕووداتەوە بۆ سەر کۆمار کە ئێستا بڵێن دەرگای خۆپاڵاتنیش کراوەتەوە ئەگەرێک هەیە واللهی من بە دووری ئەزانمەوە مۆزوعە چونکە هەتا لەسەر مەسلەی خۆ کاندیدکردنی پیاوێک وەکو دوکتۆر ڕێبوار ئەگەر کۆمەڵێ لە ئەطراف وعدیان پێنەدایە حتمما نەویش نەئەچووە ناو ئەو گەمەوە با بڵێن لەبەرەوە من وا نازانم بە پێی تێڕوانینی خۆم ئیتر خۆ دەرگاش کراوەیە هەر کەسێ خۆی ئەوراقی خۆی تەقدیم بکات بەڵام بەڕای من وەک چۆن بڵێ کورد دەرسێ لەمە وەربگرێ یعنی وەڵی من کاتێک کاڵێم کورد یعنی دوو هێزی دەسەڵات کە شتیان لەبەر ئەڕات یعنی دوو هێزی دەسەڵات دەرس لەمە وەربگرن تۆزێ ناوماڵی کورد ڕێککەنەوە کاکە خۆمە فەلسەفە نییە ئەمە علمی مامۆسایەکمان بوو کاتی خۆی لە زانکۆی با بە خۆمە علمی جەلجەلوتی نەیە جا من نەمەزانین بەڕاستی علمی جەلجەلوتی چێ دوای تێگەشتم یعنی ئەمە هیچ علمێکی ناوێ بەڕاستی ئەمە یعنی تۆزێک لە ئیرادەی پێویستە بەس دەسەڵاتێک لێرە هیچ لایەنێک نەخوێنێتەوە حساب بۆ کەزمەکە نابێت ئەوان لە خۆیانەوە دەست پێ آخر کاکە حساب بۆ من ناکەی ئەوی تر حساب بۆ ئەوی تر ناکە ئەوە نەتیجەکەیەتی کاک ئەوە نەتیجەکەیەتی ئەمڕۆ یاریان پێکردوین لەسەر جێگری دووەمی پەرلەمان سبەی لە شتێکی ترا یاریمان پێەکەن خۆ ئێستا سونەکەیەکیان گرتووە یعنی لەژێر زەختایەکیان گرتووە کاکە لەژێر زەختی مەساڵحی خۆیانەیەکیان گرتووە شیعیش کاتێکە یەکیان گرتووە لەژێر زەختی مەساڵحی خۆیان و یعنی لەوانێت کۆمەڵێ دۆست و ئەحباب و شتیان ببێت کاکە ئێمەش مەسلحەتی ئێمەی کورد بریتێ لە مەسلحەتی ئەو میلەتە کاکە ئەوە تۆ مشکلەی خاکت هەیە وەکو مامۆستایان فەرمویان تۆ مشکلەی قوتی ئەو خەڵکەت هەیە تۆ دەیان مشکلت هەیە کە ئەبێ لە بەغا چارەسەریکەیت ئێ باشە ئەمە هەر کەسێ لە دۆڵێکا بێ ئەمە چارەسەر نازانی پارتیوشێتی یەکریزیکە بە چزان ئەوەی بە دوای ئەوان دابڕۆی آخر ناخەڵ بەڕاستی ئەوە تێڕوانینێکی زۆر هەیە ینی پیان لەگەڵ ئەوان نەبی لەگەڵ بەرژەوەندیەکان نەبی ناخ ئەوە تێڕوانێکی زۆر ئیسە خۆشیعەکان چەند تەرەفن مامۆستایش لەوێ ژیاوە نازام جەناوی کاک دکتۆر لە ناویان ناژیاوێ من 16 ساڵە لەوێ لە ناویان ناژیم کاکە بەس مەسلحەت کۆیان نکات ئێستا ئەوان قەناعەتیان وایە ئەگەر وانە بن وانی شەخورێت لەبەرەوە مەجبور خۆیان کۆ کردوێتەوە لەسەر قاعیدەیەکی شەڕۆن ئەوان پێیان وایە مال سڵتە دێنە سڵتەش مال دێنێت ئەوە گەشتونەتەوە قەناعەتە لەسەرەوە ئیشەکە مال سڵتە دێنە سڵتەش مال دێنێ باش بەس ئەگەر بۆ هەبژانی سەر و کۆمار ڕێکەوتن نەکرێت چی ڕوو دەدا پارتی کاندیدی هەبێ وەڵاهی هەبێ لایەنەکانی دی خراپە نەفسی سیناریۆ دووبارە بێتەوە بەڕاستی نەفسی سیناریۆ چونکە تۆ بە دووری مەزانە هەر پەرلەمان کەم نیە کاکە 329 کورسیە 329 نەفەرە یعنی تۆ بە دووری مەگرار کۆمەڵی خەڵکی تایە لە ژێر کۆنتترۆلی هیچێکی لەوانانین بەڵام لەوانەیە هەر حەزیان بەوە بێت کە ئەم هەرێمی کوردستانە پەرتەوازە بێت یعنی ئەم دەنگ بەوەدا و دەنگ بەوەدا و یعنی ئەم سیناریۆ جارێکی تر خۆ سیناریۆکانی پێشووە نەبێت زۆر جوان بوو بێت کاتێکە ڕێئاسی جمهوری پێ یەکلایی کراوەتەوە یعنی ئەمەش جارێکی تر دووبارە بێتەوە بەڕاستی ئەوەنەی تر وەک چۆن بڵێ سوقلی کورد لە بەغا
ئەوەنەی تر ینی ئەرزشی کەم ئەوێتەوە لەبەرەوە من پێم وایە و تەسەوری شەکەم تەسەورەکەم یەکێتی چونکە ئەمڕۆ من گوێم لە برادێکیان وتی ئێمە یەکێتی لەسەر ئەمری یەکێتی دەنگبان بە کاندیدی پارتیاوە حتمما خۆمە لەسەر خۆ منەظەمەی خەیری نییە وانێ لەوانێ قسەیەکیان هەربیست بێ بەڵەیەکیان هەر بۆ کراوێ بەڵام لە بەرامبەر شتێک ئەوەی کردووە هەموو تەحلیلێکی سیاسی ئەوە ئاڵێت ئەترنازانەکانی دەرەوەی دەسەڵات گرەی لێ یەکێتی دەکەن بڵێن تا کۆتایی ڕێگە لەگەڵیان نایەت پەشیمان دەبێتەوە زوو یەک مەزهب هەیە لە سیاسەتە ئەویش ئەوەیە کە سیاست هەمیشە گۆڕاوە بە دەوری مەسلحەتی ئاسوڕێتەوە دوێنێ کۆمەڵی خەڵک جۆرە بیریانە کردو جۆرێ مەوقیفیان دەربڕی نەک بیریان کردەوە ینی بیرکردنەوەکەشیان کرد بە عملی ئەمڕۆ جۆرێکی تر بکردەوە سوپاسان دەکەین ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەینەوە خزمەتتان کاویتۆر لە خزمەتابین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەین وڵاتانە قسە هەم لەسەر کوتلەی گەورە دەکەین کە ئەمڕۆ کوتلەی گەورە پێشکەشی سەرۆکی ئەنجومەی نوێرانی عێراقرا و هەم لەسەر سەر و کۆماریش کە دەرگای پاڵاوتن کرایەوە و مافەکانی کورد لە حکوومەتی نوێ عێراقا هیچی دەست دەکەوێت لەگەڵمان ببینەوە سەری کاتژمێر لە خزمەتتان دەبین. جارێکتر سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵی پەیام لە خزمەتتان داین بۆ قسەکەن لەسەر بەڕێوەچوونی دانیشتنی پەرلەمانی عێراق و پرسی سەر و کۆمار و پێکێنانی حکوومەتیش لەگەڵ میوانەکانمان درێژە بە گفتوگۆ پەمان دەین. کاکتۆر ئەگەر شتێکت ماوێت لەسەر پەرلەمان ئەگەر نا بینی سەر و کۆمار کە دەرگای خۆپاڵاوتن کراوەتەوە وڵی من هەر ئەوم هەیە لەسەر پەرلەمان یعنی بەڕاستی کێمەوە ئەوە دەکەین پەرلەمانەکان لە فترەی هەڵبژاردن لە وەختی بانگەشە ینی ئاگوواکەین بۆ کوردواکەین پەرلەمانتارەکان کاندیدەکان ئەو وەز بۆ وەزبەکانی پێشتریش بەڵام ئەوە 11 ساڵە موسەی خەڵکی کوردستان دەبردرێ ینی بە ئەمدیش دەبردرێەوە نیە بڵێ نەبێ جا لە بینی حکوومەتی هەرێم بەغدایە بەڵام ئەم پەرلەمان تارانە لەگەڵ ڕێزمان هەڵوێستێکی جدیان نەبووە لەوێ مەسەن هەڵوێستێکی عملی زگە لە قسە لێرە ئیلتیزامات نەکرێتەوە داهات تەسلیم نەکرێنەوە تەسلیمەکە پەرلەمانتە دەتوانن بکەن چکە بەزانی بۆ حکوومەتی ئیتحادی مەسئول لە هاوڵاتی هەموو عێراق بە کوردستانیشەوە بەڵام حکوومەتی فیدرالی خۆی لێژێت کە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نێکا دەبێت حکوومەتی ئیتحادی بێتە سەرخەت ناچاری بکات چۆن مەسەن ناچاری کردکەوە قانونی تەقاعودی 2014 جێبەجێ بکات دەبێت ئەوە بۆ مەسەلەی موچەش ناچاری بکە ئێمە تاوانمان چیەکە ساڵی 2 موچە 3 موچە خەڵک لێ بخودرێ لێ بزگە لە مەسەلەی پاشەکەوتوانە بۆیە پەرلەمانتارەکانی ئێمە خولەکانی پێشوور لە هەڵبژاردەکاندا وعد و عودیان دەدا بەڵام هەڵوێستێکی فعلیان نەبوو ئەم زابێنە سەر پەرلەمان خۆی ئەگەر بڵێن 60 کورسیمان هەبێ ئێمە وەکو کورد ناتوانین کۆتا 63 لە ڕێژەی 329 ڕێژەیەکی کەمەیانی ناتوان ڕێگە لە هیچ قانونێک بگرن کە ئەگەر دژی بەرژەوەندی کورد دەرکسێت بە زۆرین و کەمی نەبێ ئەگەر بە زۆرینەوە کەمی نەبێ ئللا هەموو جارێژ ناکرێت لەوانەیە بە تەوافق نەچووکە لە دەستورەکەدا هیچ تەوافق نەماوە وەکو قانون ئیدارەی نەولا لە هەندێک شوێن تەوافقی تیا بوو بەڵام ئەمە تەوافقی تیا نەماوە بۆیە یعنی دەبێت کورد پێداگری لەسەر ئەوە بکە کەوا مەجلیسی ئیتیحاد تەفعیل بکرێ مەجلیسی ئیتیحاد تەفعیل بکرێ بۆی پەرلەمانە بەڵێ ژووری دووەمی پەرلەمانە ئەنجومەنی دووەمی پەرلەمانە یعنی لە هەموو دەوڵەتێکی فیدرالی پەرلەمان دوو ئەنجومەنە ئەنجومەنێک کە لەسەر ئەساسی ژمارەی دانیشتواندانرێ ئەنجومەنێک کە لەسەر ئەساسی ژمارەی هەرێمەکان دادنرێ ئەنجومەنی کە لەسەر ژمارەی ئەساسی ژمارە هەرێمەکاندانرێ لەوێ وەڕێگری دەکرێت لە یاسایە کە لە بەرژەوەندی هەرێمەکان نەبێ ئێمە ناتوانین لەناو ئەنجومەنی نوێنەران ڕێگری بکەین لە یاسایە کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نەبێ ئەمە بەنسبەت پەرلەمانە جا بەنسبەت سەر و کۆماریش من کەوتەوەی سەر کۆمار دوو موچەکە ئێستا موچەی مانگی 11 و 12 ئێستا نەچوونی ساڵی داهات و ڕێگە چاری قانونی هەیە یاخود هەندێک وە پێشناز دەکەم بگرێتە مەرجێک بۆ پێکێنانی حکوومەت دەکرێت لە ڕووی دەستوریەوە بخرێتە ساڵی داهاتوو یاسای بوجە نەفۆتەوە دەکرێت ئەگەر بیانەوە ئێستا سەرفی دەکەن و ساڵی داهاتوو سەرفی دەکەن بەڵام نیەت نییە کە ڕێگری قانونی نییە نەخێر هیچ ڕێگرێکی قانونی نییە هیچ ڕێگرێکی قانونی نییە لەبەرەوەی ئەم موچەیە مستحقاتی خەڵکی هەرێمی کوردستانە ئەگەر ئەم ساڵە سەر بکرێت مانجی یەک یا مانجی دوو هیچ کێشەیەک نییە دەکرێت میزانیەکەی ئەتیادی دەستکاری دەکرێت لە ڕووی قانونی و هیچ مخالفەیەک نییە بەڵام خۆی نیەت نییە
چۆن ساڵی پار و ساڵەکانی تر موسە خورا 2 3 و 1 و ئەم ساڵیش 2 موسە خورا و تەواو کۆتایی هات بەداخەوە ینی حکوومەتی هەرێم نایەتە سەر خەت وەکو پێویست خزمەتی هاوڵاتی خۆی بکە کە ئەمە بەسیتری مستحقی خۆیتی کە بیداتێ حکوومەتی ئیتحادیش بێدەنگە بە هەموو دام و دزیەکانیەوە بە هەموو بەتایبەتی چکەمە ئەرچی حکوومەتی ئیتحادیە کە ناچاری بکە بۆەوەیکەوە ئەم موچەیە سرف بکرێ بۆ هاوڵاتیان بەنسبەت سەر کۆمار من وتم کە بەڕاستی دەوری تەشریفاتی هەیە ینی حتا ناتوانێت ئەگەر یاسایەک پەرلەماندەری کرد نردیان بۆ ئیمزای بکە ناتوانێت ئەتەرازی لێ بگرێ 1-2 حالە دەبووە چەند جارێک ویستویەتی ئەتەراز لە یاسا بگرێ پەرلەمانتارەکان و تویانە دەسەڵاتی نییە لەبەرەوەی دەڵێ مادەی 73 دەڵێ لە ماوەی 15 ڕۆژدا ئیمزای دەکات تەصدیقی دەکات نەیوتووە بۆی هەیە بیگەڕێنێتەوە پەرلەمان بەڵام لە کەمەزدی سری ئاسە بوو لە دەورەی یەکەم ئەنجومەنی سەرۆکایەتی بوو ئەو وەختا بۆی هەبوو مادەی 138 دەڵێ بۆی هەیە ئەنجومەنی سەرۆکایەتی ئەگەر یاسایەک ڕان لەسەر نەبوو بیگەڕێنەوە پەرلەمان بۆی دووبارە پەرلەمان پێدا بچێتەوە بەس بۆ هەڵبژارنەکە ئێستا مەرجەکانیشی پێچی خەڵک زۆر خۆیکانی تێ چکە دەڵێت تەمەنی 40 ساڵ بێ بە کەلەرۆسیە بە عێراقی بێ بەڵێ مەرجەکانی تاوانێک سزانە درابێ باسی نەبوو بێ مەرجەکانی دیاری کردووە بەڵام یعنی ئەمەش هەردیسان ئەم پۆستەش لە پشتی بەشی پشکێنەی ئەوەی کە پێی دۆترێ محاسەیە لە عێراق ئیتر تا ئێستا وەکو عرفێکی دەستوری و هاتووە کە سەرۆکی پەرلەمان بۆ کورد بێ لە ناو کوردیش بۆ لایەنێکی سیاسی ئیتر ئەم بەزمەی کە ئەمڕۆ دوێنێشکرا هەر یعنی بۆ ئەوە بوو یعنی ڕەنگە مەسەن ئامادەکاریەک بێ کاردانەوەیەک بوو بۆ ئەوەی کەەوە هەڵوێستێک شیوانە نوێنرێت کە ئەم پۆستە بۆ ئەو لایەنە نەبێ کە مسۆگەر بێ بۆ ئەو لایەنە بۆیە ئەم لە ڕووی قانونیەوە یعنی دیسان ئەم پۆستەش وەکو هەموو پۆستەکانی تر دەستی بەسەرداگیراوە بۆ لایەنێکی سیاسی هەر ئەو لایەنە سیاسە بۆ خۆی ئەیبا بەڵێ بەس سەبارەت بە ئەو لە عێراق بڵێن پەرلەمان کەوتە سەر ئەی لێرە لە کوردستان پەرلەمان 4 مانگ زیاترە نسبەت 2 مانگە نەکەوتوتە سەر پێ هیچ ڕێگە چارەیەکی قانونی هەیە بۆ دەربازبوون لەو سەرۆکایەتی پەرلەمان هەڵنەبژێردراوە والله ئێمە بەحساب یانی ئەگەر قانونی پەرلەمانی کوردستان بخوێنەوە و قانونی سەرۆکایەتی هەرێم و دەستوری عراقی بخوێنەوە نیزامەکە لە هەموو عراق ئەڵێ دیموکراسیە دیموکراتیش واتە حکمی گەل ئێمە پەرلەمانمان هەڵبژاردووە بۆەوەی کەوە حکممان بکە لەبەرەوەی خۆمان ناتوانین حکمی خۆمان بکەینەوە نییە بۆ ماوەیەکی دیاریکراوە کە 4 ساڵە ئێوە ساڵێک زیاتر ڕۆیشتووە کە بەسەر یەکەم دانیشتنی پەرلەمان کەیدی ئەو دەورە دەبینێ بۆیە بە پێی بنەما دەستوریەکان حەقی ئەوەیەکەوە سەرۆکی هەرێم مەرسومی هەڵۆشانەوەی ئەم پەرلەمانە بکە بەڵام کاری پەرلەمان و جوولەی پەرلەمان و تەفعیلکردنەوەی پەرلەمان بەداخەوە دیسان لەبەرەوەی سەروەری یاسانیە لە ژوورە تاریکانەوە بڕیاری لێ دەدرێت ئەمڕۆ پەرلەمان سەر دەکرێت بۆ ماوەی ساڵێک دوایی کەی ویستیان ئیتر کارای دەکەنەوە بەڵام ئەگەر بە پێی بنەما دەستوریەکان بکەین بەڕاستی ئەم پەرلەمانە حەقی ئەوەیە کە پاش زیاتر لە ساڵێک لە یەکەم دانیشتنی هیچی نەکردووە تا ئێستا حەقی ئەوەیە کە هەڵبۆشێتەوە لەبەرەوەی ئێمە بۆ ماوەیەکی دیاریکرا هەڵمان بژاردووە ئەمە ساڵ زیاتر ڕەت بووە هیچی نەکردووە ساڵێک و 2 مانگە ئەی کەی خزمەتی کەی نوێنەرایەتی ئێمە دەکات کەی خزمەتی ئێمە دەکات بۆیە بە پێی عرف و بنەمای دەستوری سەرۆکی هەرچەندە لە قانونی بەڵێ لەبەر هەرچەندە لە قانونی پەرلەمانی کوردستاندا نەهاتووە لە قانونی سەرۆکایەتی هەرێم نەهاتەوە بەنەز بەڵام سەرۆکی هەرێم دەسەڵاتی هەیە خۆ ناکرێتەوە پەرلەمانێک بێلیەوە باشە ئەمە ساڵێک تریش دانەنیشت ئەی چیەکەی ئەی ئەم بەوسیمە ئەم پەرلەمانە بۆیە پێویستەکەەوە سەرۆکی هەرێم مادام سەرۆکی هەرێمە لەبەر ئەوەی پاراستنی هەرێمی خەڵکی هەرێمی بەرژەوەندی هەرێمی لە ئەستۆدایەکەوە ئەم پەرلەمانە هەڵ بۆشێنێتەوە دیارە ئەم پەرلەمانە لە ئاستی ئەوە دانیەکەوە خزمەت بە خەڵککە کارابێ بۆیە دەوێت هەر بۆشێتەوە سپاسەکەم کە عەبدولعەزیز سەبارەت بە پەرلەمانی عێراق دڵنی سەر دوای ئەوە دابەشکردنی لیژنەکانیش دێ کام لیژنەیە گرینگە ینی لایەنە کوردیەکان تێدا بن وەکو لیژنەکانی پەرلەمانی عێراق ئێستا کێشا بوو لەسەر پۆستەکانی سێ سەرۆکایەتی پێ دوای لەسەر لیژنەکانیش کێشە دەبێت لەسەر لژنەکان خۆی کێشە لەسەر ئەساسی ماقعەت تەوزیع کرێت طبعا ئەوەی کە ماقعەتی زیاتر بێ لژنەی سەرەکی هەیە مەسەر وەکو لژنەی یاسایی لژنەی وزە
ئەوەی نەوتوو ئەوانە لوژنەی دارایی ئەمانە لوژنەی ئەمن و ئاسایش یاسایی وتم ئەمانە لوژنەی سەرەکی ئەمانە لە لوژنە سیادەکانن دوای ئەوانەیە وەکو سەرۆکەکان وەکو سەرۆکەکان وەکو ئەندام تەبیعیە هەرێکە کوتلەیەکە توانێت دوو ئەندامیشی کارێ بەڵام وەکو سەرۆک هەیە نائب هەیە مقرر هەیە بەڵام سەرۆک گرنگە و لوژنەی تعلیمی عالی با بڵێم ئەوەی تعلیمی عالی زۆر گرنگە تربیە گرنگە ئیتر بە پێی وەزارەتەکان ئەهمیەتی وەزارەتەکان و لوژنەکانیش بە پێی ئەهمیەتە دێتە خوارەوە ئەوەش بە پێی تۆ مەقعدت زۆرتر بێ ئەو لوژنانە وەرەگری لەسەر پشکە کێشە دروست دەبووە پێشتر لە سەردەمی ئێمە کردمانە انتخابات بڕیار دەربێ بەڵێ کێشە دروستە بێ بەڵام ئەبێ تەوافق هەم بە تەوافقە کرێ کێ مەسەڵەن ئەم لوژنەیە سەرۆکەکەی شیعەیە جێگرەکەی سونەیە ئەبێ مقڕەکەی کورد بێ ئەگەر ئەو سەرۆکە کورد بێ جێگرەکەی شیعە بێ ئەبێ مقڕەکەی سونە بێ جا لەسەر ئەم ئەساسە تەوافق لە بینی کوردیش پێویستە و تەوافق لە بین سونە و شیعەیشە بە خۆیانە باسی کورد ئێستا ئەمە بڵێن دۆخی کوردمان بینین لە هەڵبژاردنی جێگیری سەرۆکی پەرلەمان دەتوانێت بۆ سەر و کۆمان ڕێکەوتن بکرێ هیچ دەرفەتێک هەیە یاخود لەوێش ئەوە دووبارە دەبێتەوە یاخود پێویستی ئێستا بڵێن وەرەقەی کاوبەشیش نییە ئەمڕۆ کوتلەی گەورە شەر دیاری کرا لایەنە شیعەکان نووسراوێندا بە سەرۆکی پەرلەمان پێم وایە هەر یەکێتی و پارتی با بڵێم دوو هێزە سەرەکێکە کە کێشەی سەر و کۆمار ئێستا لە بینی ئەو دوو هێزەیە بە حساب بە پێی عورف تا ئێستا بۆ یەکێتی بووە هەتاوەکو ئێستا و ئێستاش یەکێتی بەی خۆی ئەزانێ بە پێی عورفەی کە هەیە بەڵام ئێستا ئەکرێ زۆر طبیعیە ڕێکەوتن بکرێ سێ ڕۆژ هەیە ئەو سێ ڕۆژە ئینسان بە سەعاتی ڕێکەوتنەکە بەڵام سێ ڕۆژە بەردەستە بۆ مڕەشەح وانەیە کێ هەڵەبژێری من ئەم حزبە ئەو سێ مڕەشەحەم هەیە حزبەکانی تر لەسەری موافقن کێ لەسەری موافقە بە خەڵکیش خۆی هەڵەبژێرێ با مستەقلیش یەکێ سەر بەخۆ دوو سەر بەخۆ سێ سەر بەخۆش خۆی هەڵبژێرێ بەڵام ئەو کاتە گرنگ ئەوەیە ڕەزامەندی هەموو کورد لەسەری بێ با هەیە یەکێتی بێ بەس ڕەزامەندی هەموو کورد لەسەری بێ من پێم وایە ئەوە باشترین حەلەوە کۆی ناو شیعە سەرۆکۆزیرانێکدانن هەمویان ڕازی ئەبن لەسەری لە نەتیجە ئیتر ئەوان ئێستا لە ناو شیعەیە بۆ سەرۆکۆزیران لوژنەیان داناوە بۆ هەڵبژێر دراوە چەند کەس هەیە خۆی کاندید کردووە ئەو کاندیدانە وردە بە پێی ئیتر خاڵبەندیە بە پێی چییە هاتۆتە سەر ئێستا بە حساب هاتۆتە سەر دوو کەس زیاتر ناوی هەیە مالکی و سوودانی لە نەتیجە تا ئەو کاتە احتیمال لە یەکێکیان تەنازل بۆ وەکو ئەوەی مەسەنا سامەڕایی چۆن تەنازلی کرد بۆ هەیبەت لە ئاخر سەعاتە زۆر طبیعیە لە ناو کوردیشە ئێستا یەکێتی مڕەشەحی خۆی هەیە احتیمالە یەک بێ احتیمالە دوو بێ احتیمالە سێ بێ دیارن هەیە شتی نافەرمیش والله شتی نافەرمی هەیە مەسەڵەن کاک نزار ئامێدی هەیە قسە ئەکرێ کە یەکێتی هەڵێ بژێرێ و احتیمالە کاک حەمە سابیر خۆی هەڵبژێرێ احتیمالە دکتۆر لەتیفی جارێتر خۆی هەڵبژێرێ احتیمالە کەسایەتی تریش هەبێ خۆی هەڵبژێرێ من ئەوە نازانم چکە هیچ شتێکی ڕسمی نییە هیچ شتێکی ڕسمی نییە شتێکی ڕسمی نییە قسەیە شتێکی ڕسمی نییە لە ڕسمیات تا دەرەکەوێت دوای دووسێ ڕۆژتر کێ خۆی هەڵبژێرێ بەڵام تەوافقی ئیجماعی کوردی لەسەر بێ باشترە من پێم باشترە ینی نەهەر من ینی با بڵێم بۆ داهاتوو بۆ ئەوەی وەکو ئێستا باسمان کرد کات ماوە بۆ ئەوەی ئێمە لە کوردستانە ینی بۆیە وتمتم ئۆپۆسیۆن ئەم ئۆپۆسیۆنەی ئێستا هەیە تا ئێستا ئۆپۆسیۆنێکی سەلیم نەبووە سەلیم نەبووە لە ئەدائی سەلیم نەبووە ئەو ئۆپسیۆن ئەبێ بەهێز بێ ئۆپۆسیۆن ئەبێ ئۆپۆسیۆنێک بێ کە دیدی دیار بێ بۆ یەکگرتوو بێ ئەم ئۆپۆسیۆنە لە کوردستان هەیە ئەگەر ئەوە دروستیکەن با لە کوردستانیش دروستیکەن لە کوردستان دروستیکەن بەڵام لە عێراق دروستی نەکەن دژی کوردستان فەرقەکە لەوەیە دژی من مەبەستم دژی مافەکانی مافە دەستورەکانی خەڵکی کوردستانە من بەبەستمەوەیە ئەگەر بە یەکگرتووی لە بەغا مادام هەر یەک مافە من ئەڵێم یەکێتی ئەڵێ من دیفاع لە مافەکانی
دەستوری خەڵکی کوردستانەکەم پارتیاڵێ من مدافعی ئەوەمە ئۆپسیۆنیش ئەڵێ ئەوە ئێمە یەک کێشەمان هەیە یەک قەزیەمان هەیە لەگەڵ بەغایە وازحیشە مافەکانی ئێمە چییە بۆ لەسەری ڕێک نەکەوین بە یەک هێزەوە لە بەغابین لەوێ ڕێکەوین بەڵام لە کوردستانە معارزەیەکی سەرسەخت بین و دیتمان دیار بێ بەداهاتوو ئەمە زۆر تەبیعیە نابێ من لێرە دژایەتی یەکەم وەکو دوژمن سەیری لە سیاست دوژمنایەتی نییە لە سیاست من ئێستا تعامل لەگەڵ تۆیە ئەەکەم وەکو کەسایەتی نا دوژمنایەتی بکەم وەکو فکر و بۆچوون و ئارائت من مخالفم لەگەڵتە بەڵام وەکو سیاست مخالفم نابێ وەکو کۆمەڵایەتی مخالفم لەگەڵتە ئەبێ ئەو علاقەیە بمێنێ لەگەڵمە ئێمە یەک نەتەوەین یەک کێشەمان هەیە هەمومان قوربانیمان داوە هەمومان بە خەمی ملەتەکەوەین مادام وایە بۆ ئێمە یەک دیدیمان نەبێ لە بەغا یەک با بڵێم نەخشە ڕێگامان نەبێ لە بەغا و لێرەش پارتیویکێتی پێدوایە هەموو پۆستەکان بۆ خۆیان دەبن لێرە پارتی بن هەموو سەرۆکایەت با ئۆپۆزیسیۆنەوە بکەوەی بەغدا ئۆپۆزیسیۆن لەوە براوە بێ کاک حەکیم ئۆپۆزیسیۆن لەوە براوە بێ ئەم تەرحە بکە چی بکە خۆی یەک بخە بەڵێ خۆی یەک بخە یەک بەرنامەی هەبێ بڵێ ئەوە پارتی وەکێتی ئێمە هاتوین لە کوردستانە ئێمە ئۆپۆزیسیۆنێکی سەرسەختە بین لەبەر 1 2 3 و لە بەغایش ئێمە دیتمان وایە ئەبێ هاوبەش بین لە نەخشەی سیاسیە بۆ دیفاعکردن لە مافەکانمان ئەگەر ئۆپۆزیسیۆن وا بکاو ئەوە تەرح بکاوێکێتی پارتی نەچنە ژێرباری ئەو کاتە خۆ بۆ ئۆپۆزیسیۆن قازانجە و ئەو کاتەش دەرئەکەوەیەکێتی و پارتی ئەتوانن ئەوە نەکەنی یابیکەن ئەو کاتە ئەگەر یەکگرتوو بن لە بەغاش ئەتوانن لە بەغاش داوای ئەوە بکەن کە ئەوانش پشکیان هەبێ حەقی خۆیانە سێنزە مەقادیان هەیە وەزیریان هەبێ جەگر وەزیریان بێ مدیر عامیان هەبێ وەکو یەک ئێستا لە ناو سونەکانە لە ناو سونەکانە ئێستا یەک ئیتاریان نییە یەک چوارچێوان نییە لە ناو یەکە وەزیر بۆ فلانە جێگرەکە بۆ فلانە بە پێی دوو مەقادی هەیە جێگرێک وەزیر وەرەگرێ حساب بۆ یەکرێ با لە ناو کوردی شاوە بکرێ بۆ نەکرێ زۆر تەبیعیە ئەگەر لێرە ینی من مەبەستم ئۆپۆزیسیۆنە بێ خۆی یەک بخە دیدی هەبێ ڕۆیای هەبێ ڕۆیایەکی وازحی هەبێ ئێمە کێشەی ئێمە چییە؟ ئۆپۆزیسیۆنێکی بەهێز حکومەتێکی بەهێز دروستەکە ئۆپۆزیسیۆنێکی لاواز حکومەتێکی زۆر لاواز دروستەکە بەڕاستی یعنی ئێمە کێشەکەمان ئۆپۆزیسیۆنێکی لاوازمان هەیە هەموو کۆنیشە ینی نە ئێستا ینی مەراحلەکانیش ڕاستە تۆ خۆپۆزیسیۆن کارێکی ئاسان نییە کاک هەروە بۆ خۆت قسە بکەی باجی ئەوێ باجدانیشی ئەوێ ڕاست خۆ ئێمە ئۆپۆزیسیۆن بین بەرامبەر نیزامی سەدام خۆ باجمان داوە ئەبێ باج بدەیت نەنا ئەبێ باج بدەیت من بەبەستم ئەوەیە داوای لێ مامۆستاکان جەناب لەسەر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەگەر قسێک دەبێ و ئەو کوتلەش کە ڕاگەیەنرا شعکانەوە دەتوانن بە زووی سەرۆک وەزیران نێگلا بکەنەوە خوێن وڵا جارێ لەسەر مەسەلەی ئۆپۆزیسیۆن و عەلاقەی بە سوڵتە و ئەم شتانەوە قسێک هەرزی جەنابتان بکەم ئەگەر زاکیرەم بە هەڵەی نەبردەبم کاتی خۆی تۆنی بلێر قسەیەکی هەیە ئەڵێ ئێمە ئەگەر ئۆپۆزیسیۆنیش نەبێت ئەبێ دروستیکەین ئەم فیکری لەکوێوە هاتەوە باش یعنی لە مجتەمەعاتی پێشکەوتووە دایمەن ئۆپۆزیسیۆن ئەگەڕێ بە دوای خاڵە لاوازەکانی ئەو سوڵتە بۆ چونکە لە بینی سوڵتە و لە بینی ئۆپۆزیسیۆن سنتەرێک هەیە کە هەردووکیان بە دەوری ئاسوڕێنەوە کە بریتێ لە مافی تاک مواطن هاوڵاتی یعنی ئێمە گرفتەکە بینی مامۆستا فەرمی ئۆپۆزیسیۆن پەرتوو بڵاوە یعنی گرفتەکە ئەوەیە تێڕوانینی ئەحزابی سوڵتە بۆ ئۆپۆزیسیۆن تێڕوانینێکی دروست نییە یعنی کاتێک کە تۆ ئەبیتە ئۆپۆزیسیۆن کاتی خۆی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە 2005 یەک بڕیاریدا وتی من لەگەڵ حیزبە کوردستانیەکانە ئەم جارە دانابەزم بۆ پەرلەمان خۆم بەجێ دابەزم چیان لێکردە هۆچی مقەڕاتیان بورسووتانە نەفەریان کوشتن ئەمە تێڕوانینی ئەحزابی سوڵتە زیاتر پۆپۆلیستیە بۆ معارەزە نەپێچەوانەکەی بەڕاستی من مەبەستم
نەفرێ نییە مەسەرەن لەوانێ لێ ئەلام جۆری قسە بکە بەڵام ئەمە وێنەکەی وێنەی دروست ئەوەیە کە ئەبێ ئەحزابی سوڵتە تێڕوانینێکی دروست بێ بۆ معارەزە ئینجار بە هەردوو لایەنەوە ئەتوان خزمەت بە چی بکەن خزمەت بە تاک بکەن باش بەس بێ دەتوانن بەم بارودۆخۆ مەرزدا بنێن بۆ لایەنە شیعەکان بۆ پێکێنانی حکومەت بڵێن ئەوە داواکاریەکانمان دکتۆر باسی کۆمەڵێک مافی دەستوری کرد موچەیە یاسای نەوتۆغاسەیە لایەنە کوردی من عرضم کردی لە پێشەوە وتم هەمومان پێکەوە بین یەک کوتلە بین یەک ڕئیسی کوتلەمان ببێ لە پەرلەمانی عێراقا ئینجار ناتوانین هەموو ئەو شتانی کە ئێمە وەکو کورد پێویستمانە ناتوانین تحقیقکەن فەکەیفە بەم وێنە شپرزاویەکەوە ئێستا هەیە لەبەرەوە یعنی معارەزە من پێم وایە بە نیسبەتێکی باش ناڵێم تۆپە ئیشەکەیان بە نیسبەتێکی باش توانیوێتی ئیش بکە لە کوردستانە بەڵام گرفتەکە لەکوایە گرفتەکە لەوایە ئەم کاتێک کە تۆ تەڵەب لە معارەزە ئەەکەی لە ئۆپۆزیسیۆنەکەی کە لە بەغا لەگەڵ پارتی وێکێتیابێ ئەبێ پارتی وێکێتیش لایە لە خۆیان بکەنەوە بزان ئایا مامەڵەیان لەگەڵ ئەحزابی معارەزە لە کوردستانە چۆنە مامەڵەیەکی دیموکراتی سرفە یا تەواوی تەهمیشیان لەگەڵا بەکارهێنرێ یا تەواوی ئیقسایان لەگەڵا بەکارهێنرێت لەبەرەوە من وا ئەزانم ئەبێ شتەکان زۆری بخرێنەوە سەر سکەی خۆی تێڕوانینی ئەحزابی سوڵتە بۆ معارەزە ئەبێ بخرێتەوە سەر سکەی خۆی ئەحزابی معارەزەیش تا زیاتر خۆی کۆبکاتەوە ئیش باشترە ئەتوانێت چاکتر کار بکە ئەتوانێت باشتر هەنگاو بنێ ئەتوانێت ئێستا ئەگەر ئەحزابی معارەزە سیان چوارێکن لە بەغا هەر یەکەیان مەوقیفێکی بێ بەرامبەر بە پارتی وێکێتی ناگەنە نەتیجە یا ئەگەر هەر یەکەیان مەوقیفی بێ بەرامبەر بە ئەحزابی شیع و بە ئەحزابی سونیەکان ئەوانش ناگەنە نەتیجە بەس بۆ بەشداریکردنی لە حکوومەت بڵین داواکاری دەبێ و کاتە هیچی جێبەجێ دەکرێەوەی کورد دکتۆریش باسی مۆچەی کرد دەنی خەڵک بەرز 16 ساڵ لەوێ ڕاوێژکار بووی بڵین ئەوەی کە پێویستە بە موچە یان مافەکانی دیکە جێبەجێ خولەکانی سودانیش ئەنجومەنی فیدراڵی تێدا بوو یاسای نەوتوغازی تێدا بوو پێداچونەوە بە یاسای دادگای فیدراڵی تێدا بوو مادەی 140 تێدا بوو مامۆستایانی کەرکووک و ناوسەدا بخرێنە سەرەرا هەموو تیابووی تشی جێبەجێ نەکرا کاک حەکیمگیان ئێمە وتمان ئەگەر هەمومان پێکەوە لە بەغا بەیەکۆبین هێشتا ناتوانین ئیشەکان بەڕێک و پێکی بکەین هێشتا پێڕاناگەین ئەوەندە گرفتەکان زۆرن لەبەرەوە ئەحزابی معارەزە من پێم وایە باشتر خۆی کۆکاتەوە شتێکی باشەکە ڕوئیەی خۆی کۆکاتەوە لە کوتلەیەەکە لەگەڵ پارتی وێکێتی ینی زۆر تەبیعیە پارتی یەکێتی ئەحزابی معارەزە ئەم سێ تەرەفە ئەتوانن لە یەک ڕوئیا خۆیان کۆکەنەوە خۆ ئێمە پێمان وان نییە چونکە دیموکراتی ینی تەعەدودیەت ئێمە پێمان وان نییە وئیلا ئەبێ پارتی بێ بە یەکێتی یا یەکێتی بێ بە پارتیە ئەحزابی معارەزە بێ دابەش بێ بەسەر ئەم دوو حیزبە نەخێر یەکگرتوویش و کۆمەڵیش و هەڵوێستیش و ئەو دوو حیزبێش هەر یەکەیان ڕوئیای حیزبی خۆیانیان هەیە تێڕوانینی حیزبی خۆیانیان هەیە بەڵام ئەتوانن لەسەر مافەڕەوەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان مافە دەستوریەکان ئەتوانن یەک دەنگ بن چونکە ئەمە مافێکە یعنی بۆچی ئەبێ یەکگرتوو لە دواوە بێ و پارتی لە پێشەوە بێ بۆچی هەر هەمویان یەک سەنگەر نەبن بۆچی هەرمویان سنگیان لە پەنای یەکتریان ئەبێ بەرامبەر بە گێڕانەوەی ئەو مافە سەوا مافێکی وەکو زەوی و خاک بێ کە ئێستا هەر تاونەتاوێ وەکو قماشەیە قەیتە ناو ئاو بچووکە بێتەوە ئەچێت پێڵێن ئەچێتە ئاو هەر تاونەتاوێ لە حەدەسێکە لە ڕووداوێکە کوردستان ئەوە نەیتر بچووکە کرێتەوە لەبەرەوە بەم شکڵە بەڕاستی ئێمە ناگەینە ئەوەی کە مافەکانی خۆمان
بەدەست بهێنین بەڕاستی. وەکو دووە پرسیارشمە خۆش شتێک مابێ لە خزمەتدای بۆ یەکلاکردنەوەی سەرۆک وەزیران قورس دەبێت لە ناو شیعە یاخو لەسەر چ بنەمایەکی لا دەکرێتەوە تەسەوور ئەەکەم مادەم یەک کوتلیان دروست کردووە باشە و ئەزانم بە ئاسانی بگەنەوەی کە نەفرێ یا دوان لە دوانە قەتیسی بکەن ئەو تەقدیم بە پەرلەمانی بکەن. دەبێت کێ بنەوە دوانە؟ واللهی ناتوانم یانی چونکە هەموو ئەگەر سەیری دەورەکانی پێشوو بکەیت لە پڕ یەکێک هاتووە نە لە ئیعلامە باسی بۆ نا کەس زانیوێتی لە دروست بێ بارودۆخ بۆی هەیە دروست ببێ. هەرچەند ئێستا سراعەکە لە بینی مالیکی و محەممەد شیع سوودانیایە کامیان ئەبێت یەکێ لەوانە کەسێک تەڕحکە احتیمالی مڕەشەحی تەسوێ بێت مثلەن لە بینی ئەو دوانە هەردووکیان ئەمیان بەو ڕازی نابێت ئەوش بەو ڕازی نەبێت بەڵام هەردووکیان بە نەفرێکی سێم ڕازی بن احتیمالی هەیە بەوە مەسەلەکە زوو کۆتایی پێبێن چونکە پێم وایە حەزەکەن زوو حکوومەت تەشکیل ببێت چونکە گرفتی زۆر لە بەردەمە حکوومەتە هەیە و ئەگەر چارەسەر نەبێت حکوومەتەکە دوا بکەوێت زۆرترین گرفتی مالی هەیە گرفتی اقتصادی هەیە گرفتی خەدەمات هەیە ئەمەش کێ زیاتر لێی بەرپرسە ئەو تەرەفەی کە بەرپرسە حکوومەت تەشکیلگا کە بێتێ لە شیعە مەرچەیە بۆ پێکەنانی حکوومەت باوپرسیارش لێ بکەن باسی گروپە چەکدارەکان دەکری ئەمریکا و توێتی ناوێت بەشدار بن دوور بخرێنەوە بە تاواتی سەنەوەت کورسیان هەیە لە پەرلەمان دەچێتەوە وردەکاریەوە بەڕێز پێشتر لە عێراق بوو ڕەنگستانەکان بوو. من ئەگە باسی خۆی تەشکیلدانی حکوومەتی عێراقی و ئەزانم هەموو عێراقیەک ئەوەی تۆزێ ینی سەر و سیمای لەگەڵ سیاسەتاوێ ئەزانەیە کە ئەم حکوومەتە زۆر یانی لە ساسە خۆڕسک نییە ینی خۆڕستێک کە لە عێراقەوە لەدایک بوو بێ دەستی ئەم لاولا مبارەکەی ئەم لاولا دوعایەکی ئەم لاولای هەر لەگەڵایە باش ئیتر بە نیسبەت ئەمریکاوە من قەنەعەتم وایە ئەمریکا وەک چۆن بڵێ کە ئەوە ئەڵێ مەبەستی ئەوە نییە کە ئەگەر بوون نایڵێ حکوومەتەکە تەشکیل ببێت. ئەو ئەمریکاش پێی وایە هەر تەرەفێکی شیعی چەکدار هاتە ناو حکوومەتەوە و وەکو عەرەب خۆیڵێ کەو بەسەر کێکەکە ڕوئیایە گۆڕێت مەڵێنی کێشەی نیە لەگەڵەوە وا نازانم بیکاتە کێشە و بڵێ تەسەورم نییە نازانم کاکتۆرەکە شتێکشی ما بێ لەسەر کۆی پرۆسەکە بەنسبەت ئینزاری ئەمریکا بۆ گروپە چەکدارەکان عێراق هەمووی چەکدارە ئەمریکا خۆی ئەو دۆخەی دەوێت ئەمریکا خۆی ئەو دۆخەی دەوێت کە بەڕاستی هەرە خاتیش ئەو دۆخە خۆی دروستی کرد بەڵێ گروپی دەرەوەی حکوومەتێ بەڵێ لێرە شێ و لە هەموو بە میلیشیا بەڕێوە دەچێت لێرەوە لە زاخۆ تاوەکو فاو بە میلیشیا بەڕێوە دەچێت بەنسبەت ڕێکەوتن تەسەوڕ دەکەم لەسەر پۆستی سەرۆکی کۆمار هەر ئەو ڕۆکرابێ بەڵێ هەر ئەو ڕۆکرابێ و پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی شیعە لەنێوە خۆیان یەکلایی دەکەنەوە کێشیان نابێت و تاقیتە دە سووریانەی کە دانراوەچێتە پێشەوە 30 ڕۆژ بۆ سەر و کۆمار دوایی لە ماوەی 15 ڕۆژە سەر وەزیران ڕاستپێرێت و دوایش لە ماوەی مانگی بەڵێ کێشیان ینی کەمتر لەو 30 ڕۆژەی دانراوە بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار هەڵدەبژێردرێ ئیتر ئەگەر خۆیان بیانەوێت تاخیری کەم بیخەنە ڕۆژی سێم یا ڕۆژی 29 پێوەی پابندە بن بە هەمان شێوەش بەنسبەت سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە ئێمە لە کوردستانیش و لە عێراقیش ئەزمموی دیموکراسیمان سەقەتە نەهاتووین لە پەرلەمان ئۆپۆزیسیۆن دروست بکرێمە ئۆپۆزیسیمان نییە نە لە عێراق نە لە کوردستان نەخێرە ئۆپۆزیسیانەمان ئۆپۆزیسیانەوەیکەوە مەسەن بتوانانی کورسی پەرلەمان لە ناو پەرلەمان یعنی تۆ بە 5 کەسەوە پەرلەمانەکە گەر 100 کەس بێ ناتوانانی کاریگەری تبێ ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە لە ناو پەرلەمان چاودێری حکوومەت دەکە بۆ نمونە ئێستا ئەو مەسەلەی موچە ئەگەر لە پەرلەمانی عێراقی برادرانی نوێنەرەکانی کورد لەگەڵ خەڵکی تر داوای ئیستیزوابی وەزیری مالیە یاخود سەرۆک وەزیرانیان کرد بە وەنیا لەوێ پرۆستەکە زیاتر دەچۆ پێشێ بەڵام ئەمە نەکراوە تا ئێستا لەسەر ئەم مۆزوعە بۆیە ئۆپۆزیسیۆن یعنی لە بەریتانیا کە لانکەی سیستەمی پەرلەمانیا لەوێ ئۆپۆزیسیۆن سەرۆکی حیزبی ئۆپۆزیۆن مەنسەبی ڕسمی هەیە
نەگوەکو ئێرە بە چاوی دوژمن سەیری ئۆپۆزیسیۆن دەکرێت تۆ لە عێراق سیرکە هەمووی بەشداری کێک کە دەکات هەمووی بەشداری جاری پێشوو ویسیان ئەم سێلانە حکوومەت پێک بێن وتیان نابێ هەمووی دەبێت بەشداری کێک کە بین وەنەوەی باسم کردمە سەدر و حەلبوسی و بارزان پارتی باشە حکوومەتی زۆری دەبێت حکوومەتێکە بێ بەرامبەریشی ئۆپۆزیسیۆنە بێ ئەوە نەبووە نە لە کوردستان نە لە عێراقیش باشە ئێستا بوو چەند کورسێک لە ناو پەرلەمانی کوردستان یا لە ناو پەرلەمانی عێراق تۆ ناتوانانی چاودێری ئەو حکوومەتە بکەیت یعنی ڕێگە لە شتە نەشایستەکانی بگری لێپرسینەوە لە حکوومەتەکە بکەیت لە ئەو پەرلەمانە بۆیە لەبەرەوەی هەمووی بەشدارە لە کێک کە لە عێراق هەموو لایەنە سیاسەکان حتا تۆ قسە لەسەرەوە دەکەی کە ئەم حیزبە بچووکانە کورسی نوێ ئەویان هەبێ وەزیرە وەگرن یاخود پۆستی حکومی وەگرن ئەمانە ئەگەر ئۆپۆزیسیۆن بێن نابێت بچێتە ناو حکوومەتەوە دەبێت لە دەرەوەی حکوومەت مەسم بۆ بەغدا دەکرێت ئۆپۆزیسیۆن نەبی بەڵێ ئەنجا خرکە ئۆپۆزیسیۆن نەبووی ئێستا مشکلە لە بەغداش پرۆسەکە سەقەتە لە بەغداش پێویستە مجموعەیەک لە حکوم بێ مەجموعەیەک لە دەرەوەی حکوم بێ وەکو وڵاتانی بەڵێ بۆی ئەو مەجموعەی کە لە دەرەوەی حکومە لە ناو پەرلەمان چاودێری حکومەتەکەوکە بەڕێگای بەو ڕێگانەی کە بۆ چاودێریکردنی حکومەتەکە دانراوە تحقیقا ئیستیزوا بە سوالە بۆوانە بەڵام تا ئێستا یعنی چەند ساڵێک ئێستا ئەوە بووکەوە وەزیری دیفاعەکە و وەزیری مالیەکە لێپرسینەوەیان متمانیان لێ وەرگیراوە بەڵێ ئەوانە متمانیان لێ وەرگیراوە تا ئێستا ینی ئەمە دەبێ سەیری پەرلەمانی بەریتانیاکە چۆن هەموو جارێ سەرۆکی وەزیران بانگ دەکەن هەرێکە و لەلایەکەوە هاوار دەکات بۆ سەریدا قسە دەکات ئەوە لە پەرلەمانی ئێمە نییە تێگەشتی لە پەرلەمانی ئێمە نیە ئەگەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەوانێ بچێتە ناو پەرلەمانی کوردستان ئەوەندە حیمایەوەش زۆر دەبێت لەوانەیە پەرلەمانتارەکانیش لەگە ڕێزم بپشکین ینی پەرلەمان لە وڵاتانی وەکو ئێمە لە مستەوایەکی نزمترە لە چاو دەسەڵاتی تەنفیزی باشترین بەراورد بۆی کوردستان ئەوەی عێراق کەم و کووری هەیە بەڵام باشترە بەڵام ئێستاش یعنی پێویستە لە عێراقیش هەمووی بەشداری نەکا لە کێکەکە نیوەی بەشدار بێ نیوەشی لە دەرەوە بێ بزانێ ئەو کێکە چۆنە خوێ ماوەسمی لایەنەکانی دەرەوەی دەسەڵ ناو کۆبوونەوەی لە ناو ئەنجومەنی وەزیرانی شەبن باش نییە زۆر باشە تەبان ئەگەر هەموو هەبن هەمووی بەشداری بکە باشە ئەم بەشداری بکەم باشە بەڵام خۆی سیغەی ئام ئەوەیەکەوە لە ناو حکوومەت ئەوەی کە لە حکوومەت پێک دێنێت چەند حیزبێک بێ ئەوەی لە دەرەوەی حکوومەتیژە چەند حیزبێک بۆی مراقب ئەمەلیە سیاسەکە ئەم 4 ساڵە ئەوە من 4 ساڵەکەی تر ئەمان دەستنە جێ ئەوە بۆ شێوەیە پرۆستەکە دەڕوە ئەیسەبارە بە کوالێتی پەرلەمانتاران دەڵی بۆ بزانم لە ڕووی دەستی و کێشەنێکە زمان نەزانی ئاساییە وەرگێرداوە بکە ئەگەر زمان نەزانێ ئەمە کەموکوری یەک لە کەموکوریەکانی ئێمەی کوردە کە نەمان کردووە دەستور ئەڵێ زمانی کوردی زمانی ڕسمیە لە عێراقشان بەشانی زمانی عەربی وەرگێڕی بۆ باشە پەرلەمان تا پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەران ئەگەر سەیری مەسروفات و داهاتی بکەی بێحسابە بێشمارە ئایا ناتوانێ مەسەن تەرجمەی فەوری بێنێت ئەچیزە بێنێت جیهاز بێنێ بۆ تەرجمەی فەوری من ئەگەر پەرلەمانتار بووم لە عێراق بەخوا بەکس بە کوردی قسە دەکەم بۆ عەربیەکەشم کێشەم نییە بەس بە کوردی قسە دەکەم بەس گرنگەوەی لە زۆر وڵات بە کوردی قسە بکەی بەڵام عەربیەکەش دێ بزانی دێ بیزانی ئەوە بە خۆت باشترە ئەگەر بیزانی بەڵام ئەگەر نەشی زانی کێشە نییە لەبەرەوەی پێویستە هەموو قانونەکان بە کوردی و عەربی دەرچێ هەموو بڕیارەکان بە کوردی و عەربی دەرچێ بەڵام لە دەستوریش بڕیاری لەسەردراوە لە قانونی زمانە فەرمیەکانی ساڵی 2014 بڕیار لەسەر ئەوانە درراوە بەڵام ئێمە خۆمان کەم تەرخەمی کووردە کە لە هەموو بوارەکان ناین ئەم شتانە جێبەجەکەین جێگری سەرۆکی پەرلەمانەوە بکە ئیشی جێگری سەرۆکی پەرلەمان و هەموو پێکاتە کوردیەکانە کە لە بەغدا داوا بکەنکەوە چۆن ئێستا ئەم سەما هەیە دەنجی من دەگوازێتەوە دەنجی ئەویش کە بە ئینگلیز تۆ زۆر جارێمە چوینە کۆنفرانسات پشتیوە لاقیتەمان دەنێ یەکسەر زمانەکە دەگۆڕێ لە ئینگلیزی بۆ عەربی بۆ کوردی ینی ئەمە شتێکی ئەوەندە زەحمەت نییە لە ناو پەرلەمانی عێراقیدا بندرێ ئەمجا ئێمە نەهاتوین مەسەن کۆمەڵی خەڵکی پسپۆر بێنین لە زمانی عەربی زمانی کوردی کاتێک قانونەکان دەردەسێ بیکەینە کوردی سەیری پێگەی پەرلەمانی عێراقکە سەیری پێگەی مەحکەمەی ئیتحادیکە پێگەی حکوومەتی عێراقیکە هیچی بە کوردی زۆر کەم شتی هەیە زۆر کەم ئێستا من مەسەن تەڵەبەیەکمان لە ماوانە مناقەشەی کردمە لەسەر ماستێرەکەی لەسەر ئشکالیاتی پیادەکردنی زمانی فەرمی کوردی زمانی فەرمی لە عێراق بوو
بۆ زمان ئەو مشکلانەسیە بۆ زمانی کوردی جێبەجێ نەکرێ لەسەر هەموو دەسەڵاتەکان ئەمە یەک لە مشکلە گەورەکانە ئەی تۆ دەستور حەقی پێداوی خۆ عەرەب ناڵێ وەرە کاکە بە لەناو پەرلەمان بە کوردی قسە بکە دەبێت تۆ بچی لەناو پەرلەمان بە کوردی قسە بکەی تۆ بچی خۆت پسە پێێنی کاکە بێن ئەچیزە بێن قانونەکان لە مێژە ئێمە داوامان کردووە خەڵکی پسپۆر بچێ ئەو قانونانەی دەردەسێ لە پێگەکە بە کوردی بڵاو بکرێتەوە بڕیارەکانی محکەمەی اتحادی بە کوردی بڵاو بکرێتەوە هیچ شتێک لەو بابەتە ناکرەوە لە کاتێکدا ئێمە حەقی خۆمانەیە و قانونی دەستور و قانونی زمانە ڕسمیەکانیش کە لە عێراق دەرچووە ڕێ پێداوی بە کوردی کاکتۆرەوەی کە بە ڕێز باست کرد پرۆژه یاسای ئۆتۆغاز دەبێت چارەسەر بکرێ یاسای دادگای فیدراڵی ئەنجومەنی فیدراڵی مادەی 140 مەسەلەی موچێ پێ دوێ لەم کابینێش هیچ بکرێ وڵای ئیتر ئەمە دەکەوێتە سەر نوێنەرانی کورد لە عێراق ئەگەر هەروەکو نوێنەرانی خولەکانی تر ئاوا بەس خەمی خۆیان بێ و خەمی خەڵکییان لەبەرنەبێ بەخوا ناکرێت کاعبدولەزی سەبارەت بە کاتژمان کەماوە بڵین لایەنەکانی سونی و شیع بەیەکەوە ژووری ڕاوێژەوانە هەیە پێشتر لە نێوان لایەنە کوردیەکان هەبوو جاوەزیر بێ پەرلەمانتار بێ گرنگەوە هەبێ نەخێر پێشتر نەبوو تەنیا سەردەمی تحالفی کوردستانی ئەوە هەبووە دوای سەردەمی تحالفی کوردستانی یان لە دەورەی 3 و 4 و 5مانەوە نەماوە تاوەکو ئێستا گرنگە هەبێ طبعا زۆر گرنگە هەبێ ئەوە مەطبەخی سیاسی پێڵێن بۆ تۆ وەکو منەڵێم نەخشە ڕێگایەکت هەبێ بۆ ئەوەی لە بەغات تۆ مافەکانت چێ و داواکاری چێ و کێشەکانی ئێرە زۆر جار ئەوە کێشەی موچە نابێت تۆ ژوورێکت هەبێ بۆ تاوتوێکردنی ئەوە بتانی بە یەک یعنی با بڵێن بە یەک دەنگی بڕۆی داوای بکەیت ئەوە ئیشی خۆتە دوایی تۆ لەی دەسڵاتی نییە ئەگەر 61 کورسیش بێ ناتوانێت کاتوانێت چکگە 61 کورسی بێ بڵێ من لەو حکوومەتە بەشدار نابم سەح بەکەم ئەتوانێت زەخت گەورەترین زەختە و حکوومەتە فاشل لەوێ لەبەر ئەوەی تۆ ئەتوانی بیکەی بەڵام کەنەت کرد ئەوە جیاوازە ئێمە هەموو جارێک وتومان ئێمە ئەوەی زاڵە لە سەرمان دەستکەوتی حزبیە وا فێرکراوی تربیەت وا درانی دەستکەوتی حزبی لە سەروی دەستکەوتی ملەت و گەل و نیشتمانەوەی ئەمە یەکێک لە نەخۆشی گەورەکانی ئێمەیە بەڕاستی هەمومان واینە یان لە ناخی کەسایەتەکانە کە دروست بووە لە ناو حزبایەتیەکە وەکو ئەوەی ئەمە ئیتر غایەیە یعنی ئەمە یعنی تۆ حزبایەتی ئامانج نییە یعنی تۆ بڵێ ئەمە ئامانجەکەت داواکاری گەل و نیشتمانە باش چاوەڕێ دەکەی لە حکوومەتی نوێی ئەو حکوومەتە من پێم وایە وەکو حکوومەتەکانی پێشووتر و گرفتی زیاتر و بارودۆخەکە بەرە و هەڵدێرتر ئەڕوا لە داهاتوو چکە من خۆم دیدگایەکەم هەیە ئێستا چکە هەموو ئەو حزبانەی لەو حکوومەتە بەشدارن حزبە ئەساسیەکان ئەوانەی ساحب قەرارن هەموو حزبەکان هێزی چەکداریان هەیە لە پاڵەوە و مثلا بەدر هێزی چەکداری هەیە عسایب ئەوانەی بەغا هەر هەمووی هێزی چەکداریان هەیە پارتیوەکێتیش ئێمە هێزی چەکدارمان هەیە و حەمەی حاجی مەحمودیش هێزی چەکداری تایبەت هەیە مانۆریشەکە ساڵانە زۆر تەبیعی ئەمە بەڕاستی یعنی ئەمە من وڵاتێک بەو شێوەیە بێ بەو شێوەیە ینی با بڵێم لە دیدی منەوە لە ڕۆیای منەوە وڵاتێک نابینم ئاسۆیەکی هەبێ بۆ سەقامگیری بۆ بنیاتنانی دەوڵەتێک بە تایبەت ئێمە متمانەمان بە یەک نییە نە کورد متمانەی بە شیعە نە شیعە متمانەی بە سونیە نەخێر ئەوە لە ناو خۆیشە ئێستا ئەو قیەم و ئەو مەبادئ و ئەو فکرانە نەماوە کە جاران هەبوو بەڕاستی سپاس دەکەم ماوەستا پرسیارێکیش لێکمە خوددا پرسیارێکیش نابێت ئەو شەڕێک کە لەسەر پۆستی جێگی سەرۆکی دووەم کرا بۆ موچەکرابە دوو موچە نەدات یان بۆ خۆ ئەوی بۆستەکان دەکرێت وەڵا بە یەک جملە بڵێم پێش ئەوە من پێم وایە ئەحزابی سوڵتە بە پارتیوێکێتیشەوە لە بەغا شیعەیش و سونەیش ئەوەندە حەزیان بەوە کردووە کە ئیتیفاقاتی سیاسی ئەم وڵاتە بەرێبەڕێوە حەزیان بەوە نەکردووە وڵاتێکی دیموکراسی لەسەر ئەساسی بنەمای دەستور و یاسا بچێ بەڕێوە هەمیشە حەزیان بەوە کردووە اتفاقاتی سیاسی وەکو ماوەزا فەرمووی یانی مەسلحەت و بەرژەوەندی حیزبی ئەوەی کە جەنابت ئەفەرمووی ئەگەر ئەو هەموو شەڕێی کە بۆ بەرژەوەندی پۆستی حیزبایەتی و پۆست ئەکرێ بۆ موچە بکرایە
لانی تۆز جوڵاند بووی سوینە پێش ساڵی زۆر ڕۆیشت پەیوەندی زۆر هەبوو هەڕەشەی زۆر هەبوو هەموو ئیتفاقاتی سیاسی بابڕێ لەبەرەوە زۆر گوێی پێ نادا ئەمەیش بەحسابە بێ بە دەستور و بە یاسا چارەسەر بکرێت مۆزوعی کاگدکتۆر ئاماژەی پێکرد ئەمە مەسەلەی موچە یەکێکە لە واجباتەکانی حکوومەتی ئیتیحادی ئەبێ ئەو چارەسەریکە ئیتر ئەو چۆن زەخت لە حکووماتی هەرێمەکە سبینێکا کە بەسڕێژەوە خەریکە بێ بە هەرێم وانە ئەوش قانونی خۆیە بێ یاسای خۆیە بێت لەبەرەوە ئەوە منی هاوڵاتی نابێ باجی حکوومەتی هەرێم وەک مؤسسە بدە والله قسم ماوە یعنی دەبێ حکوومەتی ئیتیحادی یەکسانی تطبیق کە مەبدەئی مساوە لە نێوان هاوڵاتیانی سەر بە حکوومەتی ئیتیحادی و ئێرەش بۆ نمونە مەسەن ینی لە بینی قەرەهەنزیر و چەمچەماڵ جیاوازی چییە مەسەن لێ بنزین هەیە بە 450 دینار لێرە بە 1000 و بە 1000 بەسەروی ئەمە کێشەیەکی ڕۆژانەی خەڵکە بەڕاستی ینی هیچ گرفتێک نییە کە ئەمە چارەسەر نەکرێت بۆ خەڵک لەبەرەوەی لە هەموو عراق بە 450 و چەند ساڵی هیچ کێشەش نییە لە کاتێکدا ئێمە بەشێکین لە وڵاتە بەڵام جا نازانم بەرژەوەندی لایەنە سیاسەکانە بەرژەوەندی بازرگانەکانە هەر بەگرانی بێ خەڵک ئەوەش زەریبەیەکە کە تۆ ڕۆژانە دیدەی ئەوە زەریبەیەکە ڕۆژانە دیدەی زۆر سپاس بۆی بینەرانی بەڕێ سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ